بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. لەواچێ ئاخیر ڕۆژ بێت لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم کاکە پەیوەند و لەم ڕۆژە پیرۆزەی 29 ڕەمەزان و گەوهەری 29 هەموو لەگەڵ ئەم ستاڤ ئازیزەی کەناڵی ئاسمانی پەیام و خۆشەویستان و شێفە بەڕێزەکان ڕەنگە کۆتا ڕۆژ بێ لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستا بین و گەوهەرستان بەجێ بێڵین. پێم خۆشە لەم سەرەتایە و لەم پێشوازیکردنەی جژنی ڕەمەزانی پیرۆزە بە هەمووتان بڵین گردنمان ئازاکەن، چکە ئێمە کاتێکی زۆرمان لێوە گرتووە. هەموو ئێوارانێ 2 سەعات و نیو و شەویش وازەم سەعات و نیوە کاک پەیوەند، ینی کاتێکی زۆری ئێوەمان گرتووە لەبەرەوەی ئینشاءڵڵا گردنمان ئازاکەن ئەگەر شتێکتان بەدڵ نەبوو بێ، هیوادارم ئینشاءڵڵا هەموو شتەکانتان بەدڵ بوو بێت، هەر لە ئیش و کارەکانی شێفە بەڕێزەکان کە من و کاکە پەیوەندەوە برا بەڕێزانی تر چوین سەرمان لیاون و خواردنی باشمان ینی بەڕاستی خواردنی باشیان ئامادە کردووە. ئینشاءڵڵا ئەمڕۆژ سەریان لێدەین. کاک پەیوەند فەرموو. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. والله ڕاستەکەی لەبەر دڵی ئێوە ویسمان هەر لەم سەرەتایەوە پێ بکەنی، ئەگەنا باوەڕێکی من حوزنێکی زۆرم هەیە. ڕاستە کاک شێخ ئەزانیتی هەموو شتێک حوزنەکەڵ گرە بۆ ئەخیر ئازانم بەڕاستیە شتێک کە کۆتایی هەیە، کۆتایی زۆر ناخۆشە. ڕاستە ینی تۆ تەسەوەرکە ئێمە بە درێژای ئەم مانجە ڕەمەزانە لەگەڵ ئەم بینەرە خۆشەویستانە زۆر ڕاهاتون، ئوفەتێکی زۆرمان گرتووە، ینی بوو بە خسڵەتێکی سەرەکی کە دوانێوەڕیان هەرزوو خۆمان ئامادەکەین و بێن بۆ بەرنامەکە. ئێستا کە بەرنامەکە کۆتاییت هەڵە خۆ حوزنیە زۆر. وەڵی کاک پەیوەند من تەسەوڕەکەم چەند ساڵە لە ڕاگەاندنا ئیشەکەم خۆشترین ڕەمەزان ئەم ڕەمەزانە بۆ کە بەڕاستی کە تێژیان سواز بخوای گەورەکە لەگەڵ ئەم برازیل خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ئەم جەماوەرە بینەر و بیسەرەی کەناڵەکە بەڕاستی زۆر خۆشەویست بوون، زۆر اینجا ئولفەتێکی باش دروست بوو لە بین ئێمەیە، بەڕاستی حەبەتێکی زۆر و هیوادارم ئینشاءڵڵا بینەرانیش بە هەمان شێوە زۆر دڵخۆش بوو بن و الحەمدوللا ئەو فیدباکی کە گەڕاوەتەوە بۆ ئێمەش ئەوە ئەگەیەنە کە ژمارێکی زۆر لە خەڵک الحەمدوللا بینەری بەرنامەکە بۆ سوودیان لە بەرنامەکە بینیوە. الحەمدوللا. کاک شێخ لەم سەرەتایەوە من حەزەکەم ئەو بۆ خۆتزانی کە کۆتایی ڕەمەزانە و ئیتر ئینشاءڵڵا یا بەیانی ڕەمەزان یا جەژنە ئاسە ئەوەیە کە جەژن ڕاستەکەی، بەڵام شتێک هەیە بەڕاستی زۆر گرنگە وشەوەیە، یعنی نازم کۆمەلگایمە بۆ وای لات و عاجزی زۆر بۆ زۆر، ینی عاجزیەکی زۆر هەیە، ینی لە جاری وای لەسەر شتی بەسیط جاری وای لەسەر کاکە لەسەر تەنەکەی خۆم لەسەر جێگای سارە چوزانم لەسەر دوو هینی بەسیتی مناڵ، یعنی خەڵک لێک عاجز بووە. جێژن ڕاستەکەی ئێچێک لە مهمەکانی ئێچێک لە کاریگەریەکانی ئەوەیە کە بەڕاستی ینی خەڵک پێکەوە ئاش بێتەوە. معقول نییە تۆ جاریوە لە هەندێک مزگەوت ڕیزە بەستن هەموو بە ڕیز تەوقاکەن گردن ئازایەکەن، هەندێک لەوانەیە کە لەگەڵ یەکە عاجزن زوو لە مزگەوتەکە ئەچنە دەرەوە مزگەوتەکە بەجێ هێڵن، یعنی بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە ئاشتەوەیەک دروست ببێ و خەڵکی ئاش بێتەوە. بەمەش من دڵنیام لەوەی کە چۆن لە ڕەمەزانە خێریان دەستکەوتووە، ئەمەش ئینشاءڵڵا چگەلەوەی پەیوەندە کۆمەڵاتەکانیان بەیەکەوە گرێدەنەوە بەتەچیت خێریشان دەست ئینشاءڵڵا. طبعا ئەم میوارە کاک پەیوەندی برام خۆشترین شتێکە ئەنجام بدرێ بریتێ لەوەی کە سوپاسی خوا زۆر بکرێت الحەمدوللا، یعنی بە ژمارەیەکی زۆر بینەرانی بەڕێز و خۆشەویست الحەمدوللا بکەن کە سوپاس بخوا کە خوا تەمەنیاین هەموو ڕۆژەکان و شەوەکانی قەدر ئێمە بتوانین عیبادەتێکمان کردبێت، زیکری خوامان کردبێت و ڕۆژەکان بە ڕۆژوو بین بەڕاستی سوپاسی خوایە بێت، چکە هەیە فرسەتی ئەمەی نەبووە، لەبەرەوە ئینشاءڵڵا ژمارەیەکی زۆر الحەمدوللا بە تەسبیحاتەکانتان بە تەسبیح بەدەستان بە ئالەتێک بە هەر شتێک الحەمدوللا زۆرکن و ئەستەغفیرڵڵا، چونکە ئەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ ئەستەغفیرڵڵاکەی لەو هەموو خەلەلانی کە لەم مانگا دروست بووە، چکە ئێمە حتمما ینی خەلەلمان هەبووە، غەڵەتمان هەبووە، غەفڵەتی زۆرمان هەبووە. پێش ڕەمەزان بڕیارمان ناوە کە ئەوەنە ختمی قورئان بکەین، ئەوە بکەین سەرکەین، نەمان کردووە، لەبەرەوەمانە بەڕاستی پێویستی بە ئیستیغفار هەیە و داوای لێبوردن هەیە لە خوای گەورە. ئینشاءڵڵا خوای گەورە بمان پارێز یا ڕەبی. کاک شێخ سەر لە شێفەکان نادەین، بەس با ڕێگە بە ئەوانیش دێن سڵاوی خوان بکەن. ئەی بۆ من سەرێکیان لێنێ باشە سەرێنێ نەزەرە لێ ناین بە هەلیەوە قسێک خەریکی نانوردکردنن، یعنی نازانم شتێکی وا ناکرد
تێگوشەمانەیە بە کوردی تێگوشەیە وابزانێ شێف دیار سڵاو لە هەموو لایەکتان لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەداخەوە من زۆر بێتاقەتم بەڕاستی کامڕۆ ئاخر ڕۆژمانە لەگەڵ ئێوە ڕاهاتبووین ئەبێت لە دوای بەرنامەکۆیتر هەر ڕۆژین لە ماڵێکتانە داوت لە خزمەتانین مانگی پڕ خێر و بەرەکەت بۆ هەموو لاگی شاءالله بۆ شێفەکان بکام مستەفە بە ڕێزەکەمان پشت کامێراوە بە تایبەتی کاکە مەروان ئەرە وەڵا بەڕاستی زۆر هیلاک بوو لەگەڵمانە بەڕاستی ینی هیلاک بووینە گەڵێمەوە برا بووینە زۆر مرتاح بووینە هزار جاگەرنی یەک بە یەکتان ئازابێت ئەوانەشی کە خەشمان پێڵەوانش کە ئەمیان خۆشەوی هەر گەردنیان ئازابێت دیاجان خۆ جارە جۆش نییە کاکە جژنە پیرۆزە ماوە جارە گەردن ئازایی ماوە کاکە جان چۆرا دەستی پێکردووە کاگەران وەزو ئەکە قوڵ کردەوە دەستی پێکرد نانە ئەڵی پڕپۆڵشت چییە بۆ تێگوشە ئەمە خواردن دلێمیە دلێمیەوە کاک لەگەڵ باین چێ سڵاو و ڕێزی بەپایانم بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئەسمانی پەیام ئیشەڵا ڕۆژووی هەموو لایەقوڵە بێ ئەمڕۆ شاتینەوە بۆ چەند خواردنێکی تایبەت و تەندروست باش هیوام وایە ئێوەش لە ماڵەکان تا بتوانن بەو شێوازە دووبارەیکەنەوە زۆر باش ئیشەڵا دێ لە خزمەتان بەس ئیشەڵا قورئان خوێنێکی زۆر خۆشەویست ئەمڕۆ قورئانمان بەو خوێنێ ئەو قورئان خوێنی کە یەکەم ڕۆژی وازان مانگی ڕەمەزان ئینشاءالله ئەوەله ڕەحمە و ئاخیره ئینشاءالله ختامه مسك سەیری کە قەدەرەکە چۆن ڕێکەوتووە یەکەم بەرنامە من و تۆ بووین بەڵێ کاک شەحسێنیش سبحان الله میوانمان بۆ قورئانی خوێن ئێستا ظاهیرن کۆتا بەرنامەشە ڕاستە دیسان کاک شەحسێن تەشریفێ ناوەتەوە کاک شەحسێن بەرزنجی لە خزمەتیان فەرموون السلام عليكم خوێنی دەوڵەتی باش برا شەحسێن مامۆستاکیان بەخێر براي قوري عزيزي ممنونم ئەم شوێنە شوێنێکی زۆر شایانە بۆ ئێوە من ئەو ڕۆژە قورئان و خوێن ڕاستەکە نەمێراشماوێ ڕاستە کوتم من ناچماوێ ئەی بۆ منە نێری تاوێ آخر تۆ ئەزانیی کاک شێخ تۆ تایبەتمەندێکت هەیە ئەکرێ بچیت تاوێ بۆ دوعای عنی هەرێ بچی چکە دوعاکان بڕەت بێ بەخوای پەروەردگارەوە ئەوە هینە بەڵام من ڕاستەکەی نەمتوانی بچماوێ بە خۆ دەزانی ئەلێرە تا دوکتۆر عەدنانیش تالیقێکی لیان وتی وەمزانانی کورسێکە و داگیر کورسی لای من بە زۆر ئەوە ئەدەبێکی گەورەی جەنابتە ڕازی ئێوە برا گەورە کاک شێخ خوا بەخێر بیت یاخۆ سەلامەت بن قوربان زانی چیمان لێکا ئێمە هەر بۆ خۆمان حوزنێکمان هەیە ڕەمەزان ڕۆیشتووە ئێمە لە وردە لەگەڵ بینەرانیشە دوورەکەوینەوە ڕاستە ئیتر خۆ دەنگی تۆش ماشەڵڵا پڕە لە حزن و پڕە لە الحمدلله بابزانین چیمان بۆ خوێنیت ان شاء الله فەرموو من ئەم لای کەوتم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين
الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين. ادخلوا الجنة ادخلوا الجنة ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون. لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون. صدق الله العظيم. الله عندي قارئ وهندي قراءات براسي يعني بطاوي تفسير بوكات خوي قرف هدرش تبعته ما كاك شيخ يا أخوة بخير بي يا أخوة سلامت بالتأكيد أو خوێندنەیتۆ لە سەرەتاوە کاریگەریەکی زۆری لەسەر ئەدا و شێوازی پێشکەشکردنی ئەمە دروستکرد. بەڵە بە ئەم پرسیارە ئەوە لێ بکەم چەندێک گرنگە قورئان خوێن بانگبێژ ئەها بەم ڕوانگەوە بچێ بۆ مزگەوت مەسەلەن بۆ نمونە ڕۆژانی هەینی بۆ ئەوەی ئەم کاریگەریە بگوازێتەوە بۆ ئیمامەکە بۆ ئەو کەسێک بۆ خەڵتیبەکە پێویستە ئەدایەکی زۆر جوانی ڕۆحی بکە بۆی ئەم کاریگەریە دوایی لە ئەوە بگوازێتەوە جا بۆ ئەو خەڵکانی کە لەوێ هاتوون بجمعاکەن. ئەمە چەندێک گرنگە کاک شێخ؟ بسم الله الرحمن الرحيم. لحقيقة كاكا بيوند دەنگ خۆشی و کاریگەری دەنگی خۆش بەسەر دەوروبەرە حتا تەنانەت بەسەر ئیمام و خەتیبەکەشە یعنی لە هەندێک شوێنە مرخۆم بینیومە ئەوە کە زۆر کەس باسی ئەویان کردو توانە ئێمە ڕۆین فلان مزگەوت یا فلان مزگەوت کە مامۆستای لێیە بانگبێژەکەی ئاوا دەنگی خۆشە و خەتیبەکەی ئاوا کاریگەرە لە کاتی وتاردانە و پێشکەشکردنی وتار یعنی بەتەنها وتارەکە دەور نابینێ و بەتەنهاش قورئانەکە دەور نابێ هەرچەند دەنگی خۆش زۆر کاریگەری بەجێ ئێڵێ چونکە فرمودەی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە مەشهورە ئەبوو موسای ئەشعەری کە هاوڵێکی بەڕێزی پێغەمبەرە عليه الصلاة والسلام کە دەنگی زۆر خۆش بووە
پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پەناوە گوێی لێ ئەگرێ کە بە دەنگێکی خۆش قورئانە خوێنێ پێغەمبەر عليه الصلاة والسلام پێ ئەفەرمێ لەقەد ئوتیتە مزمارا من مەزامیری ئالی داود ئەو دەنگە خۆشە مزمار ئالەتێکی یعنی هینە بەکارێت بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هینەی تەشبیه کردو ئەو دەنگە خۆشە بەوە ئەوش ئەفەرمێ چی ئەبوو موسى الأشعري بە حەزرەت ئەفەرمێ لو علمت أنك تسمع أجر بمزانها تقول من أجري لحبرته لك تحبيرا خوش أمخن زانها أنا فرمون فيه جواز المبالغة لتحسين الصوت عليه أما بجوائد لها تشتكى أجر مبالغة جائز نبي بودن خوشي جائزة مبالغة بكي بس بشرط لسر حسابي تجويد مخارجي حرف أوان النبي جاء براستي دني خوش بو بان وبو قرآن خويندن قورآن ئەگەر بە شێوازی تیلاوە بێ وەک ئەم شێوەیە بە تەرتیل بێ لە پێشنوێژیە بەڕاستی کاریگەری خۆی هەیە یعنی من بە حەقەت خۆم حەزم زۆر لە مەقامی بەیاتە ئیسا ئەم مەقامەی کە من خوێندم ئەمە مەقامی بەیاتە طبعا هەندێک فەرعی تایە بەیاتی حوسەینی و بەیاتی نەوا و بەیاتی شووری و ئەوانەش هەیە هەمووی تێکەڵاوە بن لەگەڵیا بەڵام بەعام گوێم لێک گرتووە شێخ عەبدولباسط بەیاتی خوێندبێ هەر کاریگەری جێهێشتووە لەسەر دڵ و دەرونی خۆم و خەڵکیش ئاگادارم شێخ مەنشاوی بە ڕەحمەتی خوا بن إن شاء الله هميان هروا شيخ شحاد محمد أنور محمد رفعت سيد متولي عبد العال كباري قراء هرشي كبيات يعني خوند به سيركي تفاعلي جمهور لقال يعني لهر مجلس كا خوند أنا زور كاري قال جيله تنانت بو بيجنوجي سك خوم بيجنوجي بكم حسب كم بيات خوانم حسب شيخ بو بانك يعني بانك أو بانك يعني كحزن زورتيا أول شيء بتشي أوازك بانك كاخوند بانك أتواني بمقامي الصبا خوي مقامي الصبا مقامك ماني بيوتري مقامي الصبا أما مقامه تايبته بحزيني يسمون من يك آياتك بخيرهم لو آياتها وكون نمونا أعوذ بالله من الشيطان الرجيم يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون ما شاء الله أما تقريبا طريقة الشيخ منشاوي بو مقامي الصبا كأداية كان مقامي الصبا بانشي بيدري الله أكبر الله أكبر مثلا أوا تواني ذيكي خي شوازك كأداءكي لقال يا بوجنجة شو كبان وكو قرآن نية كوكو قرآن نبو يعني أجاد بتشون أم مقامة داع رجيته وسريع من شتيك مخون دولة سر قارئك مصري كون علي محمود طه لحفتا كان وفاتي كردوه ألين أو عند مقامي زاني وطبعا بانيا كدابة مقامي بعد من زور مهولدا تقليدي بكم يش أنا جيشتو موت كتبت أنا تقليدي بكم زور بعجائب بانغا دا لا شخص كان بانغا كيا ولا أزهر لمصر بانيا ولا قاهرة زور شتيك بانيا كي عجيبة طبعا ألين أمن ده مقامي زاني ورجمعان بانجي داوة لو مزقوتي خويا أم جمعة بانجي دابة ببيات حتى صالي داهاتو أو كاتب بيات برينا كوتو بيخواني أو ده مقامي زاني مقام زاني يعني أم مقامات وتنوع ودن خوشية وأدوات وزخارف صوتية كتب برجستي كيل سر آيات كاني قرآن أما بو خوي دليلك قرآن معجزة كاريجري جيال لسر دروني ستو أم دنا قربيني قينا لسر تشتيج بكاري بيني خارج القرآن مثلا سرودك آيني كاريجري بجيال بس أونديك خوانوار ونخوانوار جيل القرآن أجري جيل لو أداء أجري وبو شواز وبو طورة خلق جيل يجري كاريجري زور بجيج وزور بيبيس. من يكفي ساري ترم جدواي زور باش ما يكبو جناب باش خزمتها كاك شيخ وازن بس لولاتي إيما بلى يعني حساب أو ناكرة مشتك معناه ناوي مؤذنة بحساب قارئ مؤذن بلى هم بانغ ده هم روج الجمعة القرآن يشخونه بلى بازم بس لولاتي إيما شتك ناوي قارئ مؤذن هر كسبه برا بخوي أتوانا بشتى مزقوط أنا لتوركيا لتنانا لإيران ولأوانا أو أسانية يعني شتيك أسانية تو بزور ببسيطية
دا بمەزری و ناوت قاری و مؤەزین بێ و بەڵام دەنگیشت باش نەبێ بەڵام مەسەرم بۆ منە قیرعات نەزانی بۆ بەڵام نەزانی چۆن قورئانە خوێنیت نەزانی چۆن بانگە دەی بانگەکان لێک جیا نەکەیتەوە کەمە نیوەڕۆیە کامە بەیانیە کامە عەسرە بەڵێ جا عەرزی جەنابەت کەم لە ڕاستیە من ئەو وڵاتانەی کە ڕۆیشتووم هەند بەنگلادیش ئێران مالیزیا ئەردەن ئیمارات قەتەر ئەمانە سعودیە کە ڕۆیشتووم یعنی زۆر جار هەوڵم داوە لە هەندێکیانە بۆ نمونە مەجالیان داوە بانگ بڵێم یان مەجالیان داوە بۆ نمونە لە سعودیە ساڵی پار کە من بەشداری پێشبڕکێ عەترول کەلامم کرد ئەم ساڵ مەوسمی دووەمی بوو من ساڵی پار سوپاس بۆخوا لە بەشی بانگەکە حوتەمی جیهان بووم کە 46,000 یا 56,000 کەس لە جیهانە ناوی تۆمار کرد بوو تەنها لە هەموو جیهان 36 کەس ناوی هاتەوە ئیتر ئێمە کە چوینە وێ لێ دا ئێمە وتمان ئەوانەی کە بۆ نمونە یەکەمە بن لێرە لە بانگەکە یەکەمە بن ئایا ئەتوانێت لە حرەمی مەکیە لە حرەمی مەدینە على صاحبها أفضل الصلاة والسلام ئەتوانێت بانگ باوتیان ئەمە مستحیلاتە بەتایبەتی ئەمە ینی وڵاتێکی وەکو سعودیە بۆچی مستحیلاتە بەهۆی ئەوەی کە یەکەم مەرسومی مەلەکی ئەوێ کە بۆ موافقت بۆ من بکەن پێش مەرسومی مەلەکیەکە ئەبێ جارێ موافقت کرا اینجا دوای مەرسومی مەلەکیەکە ئیختیبارێک هەیە ئیختیبارێکی بە چەند لوژنە و فلتەرێک کاتی ئەپەڕە اینجا بانگێکت ئەدەنێ ئەڵێن ئادەی لوا بانگ بە بۆچی ئەم بانگیان نایڵن چونکە کۆمەڵێک ئیمتیازاتی خەیاڵی بەدوایە هەیە ئەمە بۆیە لەبەرەوە نایدەن بە کەس ئەمە وڵاتانی تریش ینی حتا تەنانەت لە هەندێک وڵات ئێستا بۆ نمونە وڵاتی میسر یەکێک بێوێ لە مزگەوتێکە قاری و مؤەزن بێت ئێستا قاریەکانی میسر بۆ نمونە ئەمە خۆت متابعی بکە کە قاریێک پێی وترا القاری الإذاعي يعني قاری ئیزاعەیە ئەمە یعنی معتەمەدی حکوومەتە یعنی لە ئەوقاف معتەمەدە 170 بۆ 80 قاریەکانی میسر لابد ئەبێ قاری ئیزاعە بن يعني ئەوانەی ئیزاعە نەبن اعترافیان پێ ناگرێت بۆچی لەبەرەوەی ئەو لوژنەی کە دائەنرێ لوژنەی سەوتە لوژنەی تەجویدە ئەحکامی تیلاوەیە وەقف و ئیبتیداءە لوژنەی ئەنغام و مەقاماتە ئەبێ بە هەموویان تێپەڕێ خەبیری زۆر ئەچێ ئەخوێنێ مع العلم تایەتی لەو قاریئانە کە تا ئێستا نەبووە بە قاری ئیزاعی یەکێک لەوانە شێخ مەحموود شەحات نەبووە بە قاری ئیزاعی کە هەموو قورئانی لەبەرە مجازە لە قیراءاتی 10 خۆی برایەکی تریشی خوشکێکیشی باوکیشی ئەمانە هەمووی عائیلی قورئان هەمووشان قورئانیان لەبەرە نەبووە بە قاری ئیزاعی بۆ لەبەرەوە جاری وا هەیە لەسەر خەلەلێکی بەسیط خەلەلێک خۆ من مەبەستم ئەوە نییە بڵێم قاری خەلەلی هەیە بەڵام جاری وایە ئەو خەلەلە لە لای مجەویدەکان لای ئەهلی تەجوید ئەوە خەلەلە بەلای منەوە خەلەل نەبێت بەلای عامی خەڵکەوە خەلەل نەبێت وەکو چۆن ئەڵێ حەسەنات الئەبراری سەیئات المقەرەبین ئەوە لای ئەوان ئەوە خەلەل بێت ئەمە ناتوانێت بێت لە مزگەوتێکا جومعان قورئان بخوێنێ حتا من بیستم کەوا ئەگەر یەکێک بچێت لە مزگەوتێکا بێ بە قاری و مؤەزینە بێ هەموو حافظی هەموو قورئان بێ بەلایانی کەمەوە 2-3 قیراءەتی لەبەر بێ اینجا بتوانێت پێشنوێژی بکە و ئیمامەتی بکە و قیراءەت بکە ینی کەچی لە وڵاتێکی وەکو ئێمە یا عێراق بەعام تەنانەت تورکیا ئەو جەنابەت ئاماژەت بۆ شتێک کرد کە بانگەکانی نیوەڕۆ ئێوە ئیسە بۆ نمونە لە تورکیا بانگی نیوەڕۆ مەقامێکە بانگی مەغریب مەقامێکە هەوە بێ وا بێ بانگی عیشا مەقامێکە بانگی مەقامێکە هەر یەکێکە بێ بە مەقامێک بێ اینجا هەمووشی محتەمیدی ئەوقاف دایانی اختیباری سەوتیەکە کاتی خۆی ئێمە یعنی من چەندەها خۆلم کردوتەوە لە ڕێکخراوەکانە دەیان و سەدان خوێندکار و قوتابی هاتوون لە لای ئێمە مەسەلەن سوپاس بەخواوش فەزڵی خوای ئێمە شەهادەمان پێداون هەموو جارێ بە ئەوقاف مەوت یعنی لوژنەی ئەوقاف دانیشتنەمانوت ئێمە داواکاریمان لە ئێوە ئەوەیە کە لوژنەیەکی مختص ڕاست پێرن لە وەزارەتی ئەوقافەوە بۆ ئەوەی کۆمەڵێک قاری و مؤەزنی باش دانێن لە مزگەوتەکانە قورئان بخوێنن مع الأسف ئێستا لە مزگەوتەکانە قورئانی جومعەیشان لابردووە کە من خۆم لە سعودیە و هەمومان لەوە چێ زۆر بمان کە ئەبینی لە جومعە لە مکەبەکانەوە قورئان لێدرێ ئەخر تۆ جومعە قورئان نەخوێنی و کۆمەڵێک شت هەیە نەکرێ مەش بۆ خۆی یعنی بە هەندێ ناوەوە ئەڵێن ئەمە نابێ و ئەوە نابێ یعنی قورئانی جومعە زۆر ضرورە خەڵکان هەبووە کە من قورئانم خوێندووە لە جومعە وتوێتی هەموو جومعەیە من متابعی ئەو ئاەتانە ئەکەم کە تۆ خوێنی تەصحیح تیلاوەی خۆمەکەم یعنی قورئانەکە دانێم زانم تۆ چه سوورەتێکە خوێنی تەصحیح تیلاوەکەی خۆمەکەم لەسەر ضەوئی تیلاوەکەی تۆ ئەمە گرنگە یعنی قاریئی باش مؤەذنی باش دەنگ خۆش ئەدائی باش بکەن
بڕوات بێ کاریگەری بەسەر دڵ و دەرونی زۆر خەڵکەوە هەیە یعنی خەڵکی وابوو من بیستومە سەفرێکیان من لە مزگەوتێک قورئان مەخوێن بانگی عەسریە کەسێک بانگێکی زۆر خۆشیە کەسێک لە تەنیشتمەوە بوو نەناو پرسا بوو کە هاتینە دەرەوە بچین بۆین ئەم لەوێ نەهات دیار بوو ئەهلی نوێژ نەبوو وتی وەڵی ئەگەر هەموو جارێ من ئاوا بانگم ببیستایە بەو دەنگ خۆشە دەمێک بوو نوێژم کردەوە سبحان الله یعنی خۆلەوە ئەوە مبرر نییە بۆ نەکردنی نوێژ بەڵام ئەوە دەرەخاکە کاکە پەیوەند کاکە شێخ یعنی دەنگخۆشی کاریگەری بەسەر دڵ و دەرونی هەموو کەسێکەوە جێڵێ بە تایبەتی لە قورئانی پیرۆزە کە کەلامی رب العالمین کاکە پەیوەند وازانم فیتێکمان هەیە مناڵێکی بەهرەمەند وەڵا کاک شێخ شتێکمان بۆ بکە بەڵێ من حەزەکەم بزانین چۆن پێشنوێژەکە تەمان تۆ لە پێشنوێژەیە حتمما بە تەرتیل قورئان خوێنی بەڵێ بەس من ئەدائێکی تایبەتی خۆم من حەزەکەین جۆمان لەوەش بێ دوای ئینجا لای ڤیدیۆکە باش زۆر باش با تۆزە تا خێر بقەی ناکە زۆر باش من حەزەکەم تەرتیلەکەم زۆر جار تەرتیل خاو ئەسەری ئەخوێنرێت بەهۆی چیەوە بەهۆی کە ئەوانەی لەگەڵتان نوێژە ئەەکەن لەگەڵتا پەلەیانە هیلاکرد مەسەرن بەس عادەتەن ئەگەر تەرتیل تۆزێک تەئەنی تیابێ و لە سەرخۆی تیابێ بتوانی مەقامات بگۆڕی کاریگەری ئەبێ بەسەر دڵ و دەروونەوە بۆ نمونە ئێستا من ئەگەر بە مەقامی بەیات پێشنوێژی بکەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل إن كان للرحمن ولد فأنا أول العابدين سبحان رب السماوات والأرض رب العرش عما يصفون فذرهم يخوضوا ويلعبوا حتى يلاقوا يومهم الذي يوعدون وهو الذي في السماء إله وفي الأرض إله وهو الحكيم العليم وتبارك الذي له ملك السماوات والأرض وما بينهما وعنده علم الساعة وإليه ترجعون ولا يملك الذين يدعون من دونه الشفاعة إلا من شهد بالحق وهم يعلمون ولئن سألتهم من خلقهم ليقولن الله فأنى يؤفكون وقيله يا رب إن هؤلاء قوم لا يؤمنون فاصفح عنهم وقل سلام فسوف يعلمون صدق الله العظيم خۆی گەورە کاکشێ با پێکەوە ڤیدیۆکە ببینین زۆر باش بەوەی کاک شێخیش گوێی لە ڤیدیۆکە ببینێ دوای ئەگەر تاریخێکی لەسەری قسەیەکی هەبوو بۆ چوونێکیش هەبوو زۆر ڤیدیۆ مناڵێکی بەهرەدار پێکەوە بینی ئینشاءالله ڤیدیۆکەمان پیشان بن محمد أيوب تمن حوص صالة من ما ويك صلاة لدزقان نوري حكمة سيجوز متاكر من بقوي قرآن في روز بركم دايك باكم يارمتين بسم الله
الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك صوت عذاب إن ربك لبالمرصاد فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن وأما إذا ما ابتلاه ربه فقدر عليه رزقه فيقول ربي أهانن كلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على طعام المسكين وتأكلون التراث أكلا لما وتحبون المال حبا جما كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى يقول يا ليتني قدمت لحياتي فيومئذ لا يعذب عذابه أحد ولا يوثق وثاقه أحد يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي من ما يكسر لدزگان يوري حكمة سپاسی مامۆستاکان دەکەم بە تایبەت مامۆستا محەممەد کە یارمەتیم دەدا لای ئەو قورئان دەخوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء من ربك عطاء حسابا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وعملوا الصالحات أولئك أصحاب الميمنة والذين كفروا بآياتنا
إنما هم أصحاب المشأمة عليهم نار مؤصدة. قميصی سپی 1 2 خاوێنی 3 عاقلی چەند ڕێزی دەستگای بگری تایبەتمەندێکی خاص زیاتر بە پەروەردە دەدەین بەڵام بەتەنێ قورئان کتێبێکە کتێبی ئاسمانی بەڕاستی بەس ئەوەی فێر ناکەین وەکو قورئان دەبی پەروەردەی لەگەردابی ئەگەر ئەو منداڵە بە پەروەردەیەکی قورئانی پەروەردە نەکرێتن بەڕاستیەوە شتێکی ناپەسەندە کە خوای گەورە لە قورئاندا ئاماژەی پێ کردووە ئێمە ئەگەر بێت و ناڵێ مندارەکانی دەرێ ئەوانە ئێرە باشترن لەوان ئەوانی دەری خراپتر وشەی ئەو شەیەکی نشیاوە بەڵام ئەگەر بێت و بەراوردێکی ورد بکەین دەبینین ئەوانەی کە ئەو دایک و باوکانەی کە بیانەوێ منداڵەکانی خۆیان پەروەردە بکەن ئەو منداڵانە کە هاتینە تەنەها بە یەک ساڵی ئەو مندارە زۆری فەرق کردی لە پەروەردەکردنا هەم بەرامبەر بە دەستگا هەم بەرامبەر بە قوتابخانە هەم بەرامبەر مزگەفت هەم بەرامبەر بە جیران دەوروبەر بەگشتی هەمومی دەگریتەوە چونکە مامۆستای مهنەی مامۆستای چییە ئەگەر ئەو منداڵەیە بە شێوەیەکی ڕاست و دروست ئەوەی کە ئیسلام دەیوێ پەروەردەی نەکاتن معنای هیچ شتێکی نەکردیا ئێمە ئەو وازبانێک کە منداڵەکان دەدەین لە ماڵەوە وردبینی لەسەر وازبەکانیان بکەن لەگەڵیان بن مراجعان لەگەردا بکەن بەس بالەکەر خۆیان نەکەنەوە ئەگەر بێت و ئەمە تەمەشا ئەو منداڵی ئەمە نمونەمانە زۆرە منداڵ هەیە مانجێ جارێک دایکەکەی یان باوکەکەی دێسە لە قوتابەکەی دەداتن زۆری فەرقە لەگەر ئەو منداڵی کە لە ناو 4 مانگان 5 مانگان جارێک سەر لە منداڵەکەیدا کە دێتە دەستگای چونکە لە معاناتی ئەو قوتابی تێدەگا ئەو منداڵە ئاسەکەی چەندە چەند نییە هەر چەندە مامۆستایەکان ئیتساڵەکەیە پەیوەندەکەیە لە بینی مامۆستا و داکوبابی بەڵام ئەوەی کە کەمتەرخەم بی بەڕاستی ئەوەی تێدا هەیە برێ وەکو نەبوون بەڵام زۆرینەی لە جانبی باشەدانا کاک شێخ با پێشەوەی مامۆستا فەرمێ با پرسەر لە کاک شێخ بکەینەوە مناڵێکی بەهرەمەندی 7 ساڵان بوو خۆشت بینیت و گوێشت لێ بوو شێوەی قورئان خوێندن و مەخارج ئەوانەی چۆن بوو والله حقیقەتەن کە من گوێم لێگرت لەو تەمەنی 7 ساڵ بەڕاستی زۆر مهمە ئەو مەخرەجانە هەمووی بە جوانی دەرببڕێ حتا قەلقەلەکانی مەسەن لا ئوقسم بهذا البلد دالەکانی دەرەخست کە ئەوە قەلقەلەی پێڵێن ینی دیار بوو زۆر جوان فەهمی تەجوید و حتا تەجویدەکەشی لەگەڵ وینەکە وەرگرت بوو کەمە خۆی تۆزە زەحمەتە مناڵ هەر لە پێش جارێ فێری قورئانەکە یەکرێت دوای تەطبیقی تەجویدەکەی بەسەرەوەکە بەس ئەم ماشەڵڵا هەمووی وەرگرت بوو لەو تەمەنە شائاوە بەڕاستی بەهرەمەندە الحەمدولله کاک شێخ تۆ لەگەڵمانە بمێننەوە ئینشاءالله خۆشەویستانم ئێمە پێشوازی لە مامۆستایەکی زۆر عزیز و خۆشەویست دکتۆر محەممەد مامۆشیەکەین کە لەم ڕۆژانی کۆتایی یاخود ڕۆژی کۆتایی مانگی پێرۆزی ڕەمەزانە ئادابەکانی جەژنی ڕەمەزانمان بۆ باسەکان فەرموو السلام عليكم السلام ورحمة الله بخير مامۆستا گیان باشی قوربان خير مامۆستا باشی أخو بخير مامۆستا گیان کاپۆی گیان فەرموو قوربان جەناب تفضل مامۆستا گیان أخو بخير باش مشكور مامۆستا گیان بخير باش قوربان خير بيا يا رب بخير مامۆستا ئەمە وا تەسەورەکەین کە إن شاء الله بەیانی جەژن بێ والله اسم هاتم للدرو هولايت الناس بحسابي ولات التربيه كانت ججنيا تا يوارت وزي هورك لابشي والله بحسابي هور نابين ديغر هور وي مشون فين غم عليكم يعني غير هور بدي قلت فاكملوا 30 والله بس معناه بو البرنامج وا بيشكشكين كباني ججن شاورانا كن ججن ان شاء الله ترى حزكين هلا سرتاوا راسك برسالي وبكين ما مصاغر ئێمە زۆر جارەڵێن ینی ئێمە موسڵمان و ئێمە ئیماندار دوو جەژنمان هەیە کە خۆشی تیا دەرببڕین هەژی چند جەژنی ڕەمەزانە کە بە خۆتەزانی تاعاتێکی باشی تیاکراوە الحەمدولله ئیتر چۆن خۆشی دەرببڕین ئەمە مهمە بسم الله الرحمن الرحيم سەرەتا خاپاداشتان باتە بۆم دەرفەتە کە بتوانین هەندێک ڕوونکردنەوە لەسەر جەژن و ئادابی جەژن و ئەو شتانی پێویستە موسڵمان لە جەژنابی کە و پێش جەژن و کاتی جەژن وڵی جەژن لەبەرەوە موسڵمان دوو جەژنی هەیە ئەبێ زۆر بایەخی پێ بدە زۆر گرنگی پێبا زۆر
خۆشی و شادی دەربڕین و جەژنبوونی پێوە دیار بێ هەرچۆنێک هەموو میلەت و هەموو ئاینێک و هەموو نەتەوەیەک جەژنی خۆی هەیە زۆر بە هەموو شێوەیەک خۆشی و شادی و ڕێزلێگرتن و ئەوەی کە پێویست بێ بۆ جەژن ئەی کاتیایە ئێمەش وەکو موسڵمان هەقەوابێ پێغەمبەری خوا وای وتوە صلی الله علیه و وای فەرمووە کە چووەتە مەدینە و مناسباتی تری پێش ئیسلام هەبووە لەوێ خەڵک تایە خۆشی و شادی گێڕاوە ئەم هاتوو فەرمیتی لە ئێمە لە موسڵمان و لە ئیسلامەتیا دوو جەژنمان هەیە کە خۆی گەورە ئەو جەژنانی تری گۆڕیەوە بۆ ئێوە موسڵمان بەم دوو جەژنە جەژنی مانگی ڕەمەزان بە کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان جەژنی قوربانیش بە ئەنجامدانی فەریزەی حەج و کۆتایی هاتن بە فەریزەی حەج بەڵام بەڕاستی ئەوەی کە ئینسان ئەی بینێ بە زۆری بە شێوەیەکی گشتی موسڵمانان وەکو پێویست نین لە بایەغدان و گرنگیدان و بە گەورە ڕاگرتن و خۆشی و شادی دەربڕین لە جەژنەکانە من پرسیارێکی تر بکەم هەر لەو چوارچێوەیە ئێستا ڕاستە ئێمە لە چەند ڕۆژی هەر لە ڕەنگە لە دەی کۆتایی ڕەمەزانەوە بیرمان لە جەژن کرد بێتەوە دەی هەڵپە بکە بۆ جلکڕین و هەڵپە بکە بۆ خواردن پەیداکردن و بۆ گۆشتکڕین و بۆ چەرەسات و بۆ شەربەت و ئەوانە باشە لەوانە باشی یعنی هینێکمان هەیە بەڵام ئەوەی کە ماوە لاەنە ڕۆحی و لە ئەوەی کە لاەنە دەرونیەکەی مامۆستا ئەوەی زۆر دەستکەوتەکانی مانگی ڕەمەزان نەفەوتین ینی سمەس لە بۆ نمونە ئێمە هەردوو جەژنەکە دوای ئەنجامدانی دوو عیبادەت دەکرێت ئەمە جیاوازێکی جەوهەریە لە بینی جەژنی موسڵمان و جەژنەکانی ترا کە جەژنێکە علاقی بە کەش و هەواوە هەیە علاقی بە ڕووداوێک و هەیە علاقی بەهار و هەیە علاقی بە سەرکەوتنیێک و هەیە ئەمە دوو عیبادەتە کە گەورەترین شتە دوو عیبادەتن عیبادەتەکانیش جەماعین گشتین یعنی عیبادەتی فەردی نین هەم حەج عیبادەتی جەماعیە و هەموو موسڵمانان ئەچن زیارەتی و ماڵی خواکەن و ئەنجامیدەن ئەوەی کە حەجی لەسەر و ئەتوانێ و ڕێگەی هەیە هەم ڕەمەزان هەر کەسێ بتوانێت ڕۆژ و بگرێ بێ بیگرێ هەموو موسڵمانان لەسەر تاسەری جیهانە لەبەرەوە ئەمە دوو تایبەتمەندی ئەم دوو جەژنەیە پاشان یعنی ئەم جەژنە من پێم خۆش بوو لە بازاڕەکانە دیاربی لە ئیعلام و ڕاگەیاندنەکانە دیاربێن شتی گەورە وا ناشتی شەخصی تۆ سێت کە لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێشت بووە بەو شتا ینی جەژنەکە گەورە ڕاگیرا بۆ نمونە مەسا حەدیث صحیح پێغەمبەر خۆی و کۆمەڵێک ئەوەی کە نزیکی بووە لە دەوری هەمویان بە ئەڵڵاهو ئەکبەر چوون بۆ موسەڵا ئیبن عومەر خۆی تا ئەوێ چووە ئەڵڵاهو ئەکبەری کردو بە بازار و بە ناو مەدینە و تا چووەتە موسەڵانی شوێنی نوێژی شوێنێک بووە لە دەرەوەی شار یعنی ئەمە وەکوڵێ ڕاگەیاندنە بە ئیستلاحی ئێستا وەکو ئەم تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و کەناڵ و شتانێ چونکە هەر ئەوە هەبوو ینی شتێکی تر نەبوو لەوە زیاتر ئەنجا مەسەلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوێ چوون بە نوێژکردن ئینەکە دەستی پێ کردووە مەراسیمەکە بە ئەنجامدانی نوێژەکە دەستی پێ کردووە دوای وتاردراوە تەمەنەوەتە لە جومعە ئێمە وتارە درێ دوای نوێژەکە لە بەس ئەم عکس بۆ تۆ بۆ حکمەتەکەشی وتوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی ئەوە ئێمە نوێژەکەین و دوای وتارە دەین هەر کەسێ دانیشێ بۆ وتار دانیشێ هەر کەسێ شوێنی دوورە یا حەز ناکە یا پەلەیەتی قەیچێکە با بڕۆ ئەنجا لە جەژنی قوربانە قوربانی سەربڕین هەیە دوایینەکە حکمەتێک هەیە لە کاتی نوێژەکە و وتارەکەشە بۆ جەژنی ڕەمەزان لەگەڵ قوربانە جەژنی ڕەمەزان تۆزە درەنگتر نوێژەکە ئەکرێ یعنی بێ خۆر زیاتر بەرز بێتەوە بۆی عولەماڵن ئەوانەی سەرفیترە شتیان ناوفریاکەون کاتی ئەوەش مەجال هەبێت ئێشترا ڕۆژش بۆ تۆر سەرفیترەکە بدەن بەڵام لە جەژنی قوربانە زووترە بێ ئەو بەعکسۆ چونکە دوای نوێژەکەم باشە قوربانیەکان دوای نوێژ سەر ئەبڕێ بۆی کاتی قوربانی زۆرتر بێ لەوێ لێرە بۆ کاتی سەرفیتر زیاو بێ لێوە بۆ کاتی قوربانی یا بێ یعنی لە قوربانیەکەش و لە سەرفیترەکەشە شتێکی تریژە خوێن تۆ لە جەژنەکەوەیە هەمووی پێکۆ جەژن بکە ئەگەر فەقیرێ هەژارێ دەستکورتێک هەبێ ئێمە با ئەوانی ترمان کە وەزئی تۆزێ باشترە هاوکاری ئەوان بێ من زۆر پێم باشە هەندێک خەڵکی خێرۆمن و خێرخوا و خواپێداو هەیە لە جەژنی ڕەمەزانیشا کە قوربانی سەر نابڕێ هەر بە یەک دوو ڕۆژ پێش جەژن چەند حیوانێ سەرە بڕێ ئینێرێ بۆ ماڵانە فەقیر بەڕاستی هینێکی جوانە یعنی ئوسوڵێکی جوانە سەدەقەیەکی زۆر جێ ئەگرێ لەوانەیە ماڵێک نەیبێ گۆشت بکڕێ فەقیر بێ هەژار بێ ینی ئەوە گەر کیلۆیە گۆشتی بۆ بنێرە کیلۆ نیوە گۆشتی بۆ بنێرێ بەڕاستی جەژنەکەی جوانەکە سەرفیترەکەشی بینێ هەنێ پێویستیاتی مناڵەکانی بوو نقڵێکە چکلێتێکە نازانم چیەکی ترە پێویستێکی مناڵەکانە پێی جێبەجەکەوە ینی جەژنی بۆ کرا تۆ توانی ئەوش کە جەژن ناتوانێت بکە لەبەر
فەقیری و کەم دەسی وەسائلێک بۆ ڕەخسان کە ئێوە توانێت جەژن بکات لەگەڵ خەڵکەکە. کەواتە مامۆستا ینی لە جەژنیشە دینداری وامان لەیەکا کە ئاگامان لەوانە بێت کە ناتوان نەخۆشی دەرببڕن بەڵکو ئەوانش بێنە ئاستی ئێمە و پێکەوە خۆشەکە دەرببڕین هەندێک خۆشی دروست بێ و هەندێکش لە شی نابن ئاخر تۆ گەر نتوانانی جەژن بکەی مناڵەکە داوەشتر لێ بکە خواردن وەکو پێویست نەبێ مامەسا و ماڵۆکو جەژنی بۆ ناکرێت جەژنەکەت وەکو لێ خۆشیەکەی دیارنی بۆوان بەڵام ئەگەر توانێن پێویستاتی جەژن دابینکەن لە جلو بەرگ و خواردن و ئەو شتانی کە پێویستە بۆ جەژن ئێترەویش ئاساییانی جەژنەکە خۆشە بۆ ئەوش. مامۆستا ئێمە لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی ڕەمەزانی ئەم ساڵ تێبینیەوە کراوە بە گشتی کە سپاس بۆخوا خەڵک زۆر زۆر بەڕۆژبووە ئەم ساڵ بە تایبەتی ینی ڕێژەی ڕۆژوگرتن لە ناو خەڵک و لە ناو مسلمانانە زۆر زۆر باش بووە و هەروەها ئێمە چۆن بتوانین ئەو دەستکەوتانی مانگی ڕەمەزان لە قورئان و لە زیکر و یادی خوا خۆی بۆ خۆی مانگی ڕەمەزان نەوعی لە حورمەت و نەوعی لە بەرەکەتی جیاوازی هەیە کە مسلمانان زیاتر دەتوان چکە شەیتانەکان بەسراونەتەوە بەس شەیتان کە ئەگەڕێتەوە ناو خەڵک چۆن ئەم دەستکەوتانە لە دەستنین مانگ ئەگەر دوای ڕەمەزانیش بێ ئەگەر ڕۆژی تۆزە قورئان بێت تۆزە زیکری خوا بێت تۆزە عیبادەتی تایبەت بێ بۆ ئەوەی بەڕاستی هەر بە تەواوی دانەکەوینە خوارەوە هەر بە تەنها نوێژە فەرزەکانمان بکەین و تەواو چۆن بتوانین ئەم دەستکەوتانە دوای ڕەمەزانیش بپارێزین. زۆر جوانە وەڵڵاهی ئەوە خاڵێکی زۆر جەوهەری و گرنگە کە توانین بڵێ ئەو مانگی ڕەمەزان وەکو دەورەیەکی چوونەخول و دەورەیەکی عیبادی بۆ مسلمانان بە تا ڕادێک وڵێک و ئیجباری و نیوە سونەتێک و ئیجباریەک بەشێکی بە ئیجباری بەشێکی سونەت بۆ کەمووی کردوێتی یعنی ئەوە تۆ بێ هەوڵ بدەیت لە دەستی نەدەی بۆ نمونە ئەو عیبادە سەرەکیانە کە کراون لە نوێژەکان بە جەماعەت لە تەراویح کە شەو نوێژە لە قورئان خوێندن کە عیبادێکی گەورەیە لە ماڵبەخشین کە هەمووی زەکاتەکەی خاتە ئەوێ و سەدەقات و ئەو شتانە کاتە ئەوێەوە لە کۆمەڵێک ئیلتیزاماتی تریش کە هەمووی عیبادەتە یەکاکە تۆ وەرە ئەمانە ئەگەر 100 دەرەجەت کردووە لە ڕەمەزانە دوای ڕەمەزان 20 دەرەجە بکە لە سا 20 بکە لە سا 30 بکە لە سا ئەگەر هەر نەتوانین لە سادا ئێستا سیر کە کەسێک کە وەرزشوانە کەسێک یاری دوو گۆڵیەکە یعنی ئەو کەسە بۆی لیاقەی بەدەنی بمێنێ من مناڵ بن ڕۆژشتمان کردو شتێکی لێزانم ئەبێ هەفتانە یا ئەوەی کە مەجارێ بوو مناڵ شت بەتایەتی ڕۆژانە ئەچوو بۆ ساحە یاریەکە ینی تەدریبەکە تەمرینەکە بۆی لیاقەی دانەبەسێ ئەگەر نا سێکی کاتێ لەگەڵ تیپێکی تر ڕوبەڕۆبنەوە لیاقەیان نیە ئەمە نە لە ڕاکردنە نە لە مبارەسەی فەنەکەیانە لیاقەیان نییە بەڵام ئەگەر بەردەوام مدەڕیبێک و مامۆسا و فێرکەرێکیان هەبێ و ئەمانش هەفتەی چەند ڕۆژە بچن وەرزش بکەن لیاقی بەدەنیان دانابەزێ بەڵکووانی کەواکو بۆ مبارات و مسابقەی زۆر گەورە خۆیان ئامادەکەن زۆرترین تەدریبەکەن زۆرترین تەمرینەکەن لەبەرەوە موسڵمانیش زۆر پێویستی من هەموو جار ئەوە وتووە لە وتارەکانە لە ڕەمەزانە لە مزگەوتە ئەڵێم خۆزگا ئەو موسڵمانانە کە هەموو ڕەمەزانەکە سیشەوەکە تەراویحەکەن یەکێکە خۆی چی تێناچی هەر دوای ئیشا چووە گەر خەبەریشی نابێتەوە شەوە سێ شەو نوێژکە بە 5 ڕکعات سونەتکە بە 7 ڕکعاتکە بەخوا 7 ڕکعات سونەتی زۆرێ لەم خەڵکە هەر 10 دقەی پێشێ ئەوە کردمان چارێکێکی پێچ و کاکە یە چارێکی چییە تۆ چارێکی تەرخانکەی بۆ یان قورئان خوێندن یعنی قورئان خوێندن تۆ بێی شتێکی کەم قورئان بخوێنی من هەر حەزەکەم ئەم نمونە بچووکە بگەڕمە کە بیسە بیرم کەوتۆ لەسەر قورئان خوێندن هەڵە پیاوێک شوێن کاخێمەڵە زۆر دەوڵەمەند بوو یعنی ئیتر ئیمکاناتی تەواو زۆر بوو بەس هەمیشە بێتاقەت و یعنی کوڵە بێزار و دڵتەنگ و ناخۆش بوو ینی دڵی هەرچیەکە دڵی خۆش نەوەڕز بوو کام خوارد نەخۆشە ئەی کڕی و ئەی هێناوە بۆ ماڵەوە کام مەطعەمە شازە ئەچوو لەوێ نانیە خوارد کام وڵاتە خۆشە ئەچوو بۆ سیاحە بۆ ئەوێ کام سیارە و خان و ئەوانە تۆ بڵێشتی دنیای ئینسان حەزیان لێکە ئەی کرد هەر ئیسفادەی نەکرد هەر بێتاقەتی و دڵتەنگی و شتەکەی لا نەچوو ئاخری پیان دۆڵای مامۆسایەکەیە زانایەکی گەورەیە لەم مەجال و شتانە خەڵک زۆر ئیسفادەی لێەکە تۆش بۆ ناچی سەرەکی لێ بێ بزانە چی پیاڵی چۆن کەسێ بڵێنەوە دکتۆرێکی زۆر شارەزایە و خەڵک ئیسفای لێ کردو وەڵای وشەچێ بۆ لای مامۆساکە و حاڵەتەکەی خۆی بۆ باسەکە ئەڵێ مامۆسا من حاڵێکی ئاوام هەیە و لە ڕووی دنیای و مادیش و ینی هەموو شتێکم هەیە
زۆر دەسەڵاتمە بەڵام هەرچیەکەم ئەم دڵتەنی و بێتاقەتی و مەویسی و شتم لا ناچی هەرچی وەسایی لە دکتۆری نەفسیە چی بەکارمێنەوە ئەوە لە من دووشتر پیاڵم بیکە ئیشەڵا چاکەوی داوەڵ ئەلە نوێژە فەرزەکانە بکە 5 فەرزەکە ئەگەر توانی و بە ئەولا ئەوەیە بچی بە جەماعەت دەمزگەوت بیکی ڕۆژی چەند پەڕەیەکیش قورئان بخوێن ئەلەوتم وەڵای مامۆستا من نەبەرەوە زۆر نەچوون بۆ جەماعەت ڕووم نایە بەس نوێژەکان ئەەکەم لە ماڵ بە مەزبوطی لەمە پێش مەزبوط نامکردوم ئەیانکەم بە مەزبوطی قورئانیشە خوێن ئەلە وەڵا یەک دوو ڕۆژتر دەستم کرد بە جێبەجێکردنی ئامۆژگارەکەی مامۆستا سێرەکەم وەکوڵی چۆم لە وردە و دەخەری کە دەرگایەکەم لێکرێت و کەم کەمینەکە کەمە بێت و بێتاقەتەکەم کەمە بێت و ئەچم زۆرتر قورئانەکە خوێم سێرەکەم باشترم وەڵا چوومە دوای هەفتەی بۆ لای مامۆستا یعنی یەکوڵە لە 150 فەرقم کردبوو وتم مامۆستا باش ئەمە چێتەوە بە منوت من ئەم هەمووە دکتۆری نەفسی و ئەوەی کۆ عەقڵ بیبڕێ و خەڵکی شەعرەزا و شت گشتیم گرتە بەر هیچی سلام نەکەیسە تۆ دوو کەلیمە پێوتم زۆر باش بوو تیاخر ئەوە عیلاجی قورئانە ئەو قورئانە فەرمێ وەئەقیمی الصەلاتە لذیکری قورئان نوێژکە با منو بیرکەوێتەوە لەو لای شوە فەرمێ ئەم قورئان ئەلا بذیکری الله تەطمئین القلوب ئەم قورئانە خۆی دڵ ئارامەکە دڵ ئاسوودە ئەکا ئەڵێ وەڵای تر زیاتر مخوێن ئەو حاڵەتەم هەر نەما باش ئەم قورئانە ئەتا کابرا ئەگەر ئەهلی دنیاش بێ ئیسفادەی لێکە نوێژ ئەگەر ئەهلی دنیاش بێ بەڕاستی نوێژکەی نوێژێکی ڕاستەقینە بێ خوشوع و خضوعی تیا بێ بۆ خوا بەخوا ئاسوودەی دەروون ئەدا بە ئینسان بەخوا لە ئەم هەموو خەفەت و ناڕەحەتی و شتەکە دەوری خەڵکی داوە مێشکی مانووە مێشکی ئیسراحەتاتێ دڵی ئیسراحەتاتێ ئەوە پاشانیش باش ئێمە خۆ موسڵمانین لە هەموو ساڵ و لە هەموو تەمەنە هەر موسڵمانین و مؤمنین و عیبادەت دەبێ بکەین خۆ عیبادەت عەلاقەی نییە بەس بە ڕەمەزان و ڕەمەزان کۆمەڵ ئەرکی زیاتر دروستە بێ کۆمەڵە سونەتی زیاترێتە پێش ئەگەرنا لە غەیری ڕەمەزانش ئێمە هەر ئەو تەکلیفەمان لەسەرە ئەو ئەجر و پاداشەمان هەر هەیە لەبەرەوە من ئەڵێم وەڵی حەیفە موسڵمان لە ڕەمەزانە دەورەیەکی عیبادی چڕوپڕی بیناوە نەتوانێت ئیستیسماری بکە بۆ 11 مانگەی تر بەڵێ ماوەسەگە من حەزەکەم پرسیارە لێرە لە ماوەسەر حسێن بکەم منش ویستم بچینەوە لە بۆلای کاکشێ بەس پێشەوەی قورئانەکە بخوێن تۆ پرسیارەکە خۆ بیر نەچێ بەڵام بە سورەتی ڕەحمان ئێستا بۆ بە عورف ینی لە مزگەوتەکانە خوێنرێ بۆنی جەژنی لێ حەزەکەین چەند ئاەتێکمان لە سورەتی ڕەحمان بۆ بخوێنین بەس پێشەوە من حەزەکەم بڵێم جەنابی مامۆستا فەرمووی کە قورئان زۆر دڵەکاتەوە ئایا ماوەسەر حسین حتا بۆ مراجعاش کە تۆ قورئانە خوێنی سەبان زیاتر قورئانە خوێن لەبەرەوەی کە مراجعە زۆرەکەن ماوەسەی بەڕێز یان بۆ دەنگ خوێندن هەمان ئیحساس دروستە بێ کە ئەو چێژ و ئەو دڵخۆشی و ئەو فەرحیە بۆ تۆ دروستە بێ کە کاتێکە هەتا بۆ مراجعاش تۆ قورئانە خوێنیتەوە حقیقەتەن مامۆستا شێخ خۆم زۆر جار ئەوە هەت تەجربەمە زۆر جار کێشەیەکم بووە شتێک گرێک هەبووە شتێک هەبووە ناڕەحەتی کردووم سەرقاڵی کردووم بەڵام کە ئاهاتم مەسەلەن سورەتێک حازر کەم بیخوێنم یان مراجعەیەکەمەوە لە بیرمێ بردەوە هەر لە بیرشم نامە ینی کە ئەم خوێن بەرەکەتی قورئانەکە وای ئەکرد دڵ و دەروونی میوای نەکرد ئەوەی کاوە نەبیرم لێ کردومە چۆن حەلیکەم و چی بکەم و ئەوانە سبحان الله هەم حەلەکەم بۆ ئەدۆزرایەوە هەم دڵ و دەروونمی تەواو هین ئەکرد کەوا شتەکەم هەر لە بیری ژنە ئەماوەنە احتیمامی پێ بدەم قورئان بەرەکەتە من پرسیارەکەی خۆم لەبیر ناچێتەوە باڵێ لە زۆرینەی هەرە زۆری مزگەوتەکانە سورەتی ڕەحمانە خوێنرێ باڵێ تەکبیراتیشی لەگەڵا کرێ باڵێ ئەو شێوازی قورئان خوێندنە خود با بڵێن ئەو ئاوازی کە پێ خوێنرێ چه ئاوازێکە ئەو پێوترێ مەقامی چوارگا یان پێوترێ عەجەمیشی پێوترێ چوارگا ئەمە لە وڵاتی خۆمانە بە تایبەتی عێراق و کوردستان هەر لە دێر زەمانەوە لە کۆنەوە دایان ناوە کە خوێنراوە بەو شێوازە قورئانیان پێ خوێندوو بە تایبەتی سورەتی ڕەحمان لە پێش نوێژی جەژنا پێش ئەوی مامۆستا وتار بدا نزیکەی سەعاتێ سێ چارەک چەند قاریەک یا قاریەک ئەم سورەتەیان خوێن جاری وا بۆ سورەتەکە ئەمەیان خوێندووە زۆر جار لە جەژنی قوربانیشا ئەوەی متعلقە بە
حضرت إبراهيم وإسماعيل ئەویان خوێندووە. ئیتر ئەم سوورەتە زۆر باوە بۆ ئەوە هەموو جژنێکی ڕەمەزان خوێنراوە بەڵێ وڵا چەنایەتێکمە بۆ خوێنە بۆ شێوازی کە جەشە الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام. أجمعين. قال الرازي بأخو أجمعين أجمعين. چەند خولێکێکمان ماوە بۆ کاتی ناوبڕەکە ئەگە پرسیارێک هەیەمان لە مامۆستا ئەمە هەر اختیارەکە بین دەستی مامۆستا خۆی ئەو ئادابانەشی مامۆستاگیان یعنی ئەگەر شتێک ما بێ لای جناب وڵای ئادابەکان تقریبا بە کورتی بیان لێم وڵای یەکەم شت هەر لە سەرای بەیانیەوە پێش نوێژەکە ئەگەر کەسێک سەرفیترەکەی نەداوێ سەرفیترەکە بدا بۆی ئەو پێغەمبەر فەرمێ هەر کەسێک پێش نوێژ بیدا صلی الله علیه و سلم ئەوە سەرفیترەیە بەڵام کەسێک کەوتە دواوە هەر سەداقەیەک ینی ئەو کوڵێ شوێنی نەکەی بۆ قەرزارە بێ مامۆستا قەرزار نابێت چونکە بەڵام ینی شتێکی باشی نەکردو شتەکەی وەکو خۆی ئەنجام نەداوە بۆیە سەلەف و عولەمای سەحابە پێیان وایە ڕۆژێک و دوو ڕۆژ پێش جەژنیش بدرێ بۆی خەڵک شتێکی پێ بکا بۆ جەژن ینی ئەو بەیانی زۆر چی لێ بکات پاشان خۆشۆرین ئەو کەسێک کە چێ بۆ نوێژ بە پیاوان یا ئافرەت کە ئەگەر ئامادەی جەژنە نوێژەکە بێ خۆی بشوات بۆی پاک و تەمیز بێ و هیچ بۆ شتێکی نەبێ جلی جوان لەبەر بکە بۆنی خۆش لە خۆی با ئەگەر شوێنەکە دوور نەبوو بە پێ بچێ بە پێ بێتەوە ڕێگە بگۆڕێت چونکە پێغەمبەری خوا وای کردو صلی الله علیه و سلم ئێستا ئەمەیان ناکرێ ینی شارەکە گشتی بچێت لە یەک شوێنە لە موسەڵا لە نوێژگە بکرێ باشتر نەک هەموو مسکەوتەکان بەڵام ئێستا چەند ساڵیش ئێمە عادمان بەوە نەگوتو لە عمری ئەمە مەگەر جار بەجار شتی وا کرابێ پاشان کە ئەچنە ئەوێ لەوێ نوێژەکە ئەکرێ نوێژەکەش بانگی نییە قامەتی نییە نوێژی سونەتی پێش و دوای نییە هەر یەکسەر مباشیر نوێژەکە ئەکرێت دوورکاتە دوورکات نوێژەکە پێش وتارەکە بێ و کوتمان پێش وتارەکە دوورکات نوێژەکە ئەکرێ لە ڕکاتی یەکەمیانە حەو ئەڵڵاهو ئەکبەرەکرێ پێش ئەوەی دەست بە سوورەتی فاتیحە بکە مامۆستا و خەڵکەکە لە ڕکاتی دووەمیانە پێنج ئەڵڵاهو ئەکبەرەکرێ ئەنجا فاتحە خوێندێ سونەتە یان سوورەتی ئەعلا و غاشیە بخوێنێ لە دوای فاتحە یان قاف و ساد بخوێنێ ئەوە بۆکو سونەت هەرچێکی کەش بخوێنێ ئەبێ بەڵام پێغەمبەری خوا وای کردووە صلی الله علیه وسلم پاش ئەوە مەسلا خەڵکەکە گەردن ئازایی لە یەکەکە و نوێژەکە تەواو بێ وتارەکە ئەدرێ وتارەکەش طبعا وتارەکە لە وڵاتی خۆمان و زۆربەی مەزایبە واوە کە ئەڵڵاهو ئەکبەرەکەن لە ئەوەڵێەوە بەڵام ئەو عولەمانە کە تەحقیقیان کردووە کە ئیمامی نەوەویش کە شافعی مەذهبە کردوێتی کە ئەڵڵاهو ئەکبەری تیانی ئەڵڵاهو ئەکبەر لە ناو وتارەکە ئاکرێ بەڵام لە سەرەتاوە بەوەنە دەست پێ بکاو دوو وتار بێ یەک وتارە و ئەڵڵاهو ئەکبەریش لە ناو وتارەکە ئەدرێ بەڵام لە وڵاتی ئێمە وایە کە دوو وتارە لە یەکەمیانە نۆ ئەڵڵاهو ئەکبەرەکرێ لە دووەمیانە حەوت ئەکرێ و لە بینی وتارەکە مامۆستا دائنیشێ و وتارێکی کورت ینی علاقەی بە جەژن و مناسەبە و شتەکەەوە هەبێ زۆرش خەڵکەمان چکە بەتایەتی لە ڕەمەزانە خەڵک زۆرمان و بۆ بە لەیلەتو القەدر و بە ئەوەوە پاشان ئەو کوتمان لە ڕۆشتنەوە ڕێگە بگۆڕن
ئەوەش پێغەمبەری خوا وای کردووە صلی الله عليه وسلم و لەوە بەدواوە ئەم خواردن دروستکردنە هەم لە سەرەتاوە کە پێغەمبەر هاتوو بۆ نوێژی جەژنی ڕەمەزان شتێکی خواردووە پێشەوە بێ بۆ نوێژ بەڵام لە جەژنی قوربان نەیخواردووە کە گەڕاوەتەوە قوربانەکەی سەربڕیەوە لە قوربانەکەی خوارد ئەمە جەژنی ڕەمەزان وەسا بۆ ئەوەیە کە یعنی کە ڕەمەزان بە ڕەمەزان نەماوە کە جەژنە و ڕەمەزان نەماوە یعنی شتی خواردووە یعنی ئەگەر قومی ئاو بێت چەندێکی خورما و بێ شتێکی خواردووە ئەگەر گەڕایتەوە ئەو کاتە خەڵک ئەوەی کێکێکی تر لەوانە کەوتمان کە خەڵک بە ئیحتیمامی پێ بە عامەی خەڵک نان و چێژ دروستکردنە بۆ جەژن مامۆستا شتێکی گرنگ ماوە لێرە ئەویشەوەیە تەکبیرات تەکبیرات بابزانم لە کێوە دەست پێ تەکبیراتەکە و کوتمەها لە سەرەتای باسەکە و باسم کوتم پێغەمبەری خوا خۆی عەلی و فەضڵ و عەباس و ئوسامە و حەسەن و حوسەین و ئەمانەی هەموو لەگەڵ خۆیان هێنا و ئەڵڵاهو ئەکبەریانە کرد کاچوون بۆ موسڵە ئیبن عومەر وایە کرد بەناو مەدینە ڕۆی ئەڵڵاهو ئەکبەری کرد خەڵک لەگەڵی ئەڵڵاهو ئەکبەری کرد تا ئەچووە و تا ئیمامیش پێشی دەستی بە نوێژەکەیە کرد ئەمە یعنی ئەڵڵاهو ئەکبەر لە هەموو ڕێگە و بان و ماڵ و مزگەوت و هەموو شوێنێکا بکرێ ئەوەش شتێکی گەورەیەکێکە لە دروشمەکان ولی تکبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون علماء فەرمون سێ ڕۆژە لە قوربانە چوار ڕۆژە لە قوربانە تا ڕۆژی سێمی چوارەمی ئەسلی چوارەمی ئەکرێ لەیرە تا ئیمامە چێتە نوێژەکەیەکە لە ڕۆژ جەژنی قوربانە لە بەیانیوە هەندێک گەڵێن لە بەیانی ڕۆژی عەرەفەوە هەندێک شەڵێن لە ئێوارەکەیوە تا عەسری ڕۆژی ینی بە جەژنی خۆمان بڵێن چوارەمەکە بە ئەیام وتەشە بڵێن سێمەکە ینی بە جەژنەوە چوار ڕۆژ چوار ڕۆژی عەسری ڕۆژی چوارەم تا ئەو کاتە ئەڵڵاهو ئەکبەر ئەکرێ بەڵام لە ڕەمەزانە تا ئیمام دەست بە نوێژەکەکە یا دەست بە وتارەکەکە بە خلافێک لەوێ حی ئەوەش ئەڵڵاهو ئەکبەر ئەگەر ڕێنەوە کوتمان ئاوا ئەنجا شادی و خۆشی دەربڕین دەسە دەمی پێغەمبەر مەسا عایشە فەرمێ من دوو کچەڵی بچووک ئاوا هەندێک نەشید و سرودی یەومی بوعاتیانەوت کە شەڕێکی کۆنی خەڵکی مەدینە بووە ئەبوو بەکر هاوت ئاوا تێی خوڕینەوەوانە پێغەمبەر خوا فەرمی لیان گەڕێ هەموو قەومی عیدێک و جەژنێکیان هەیە ئەمەش جەژنی ئێمەیە ئەنجا پێغەمبەری خوا کە لە ئەسلی دوو جەژنەکەیشا فەرمی ئەمە چییە کە هاتە مەدینە دوو جەژن هەبوو مەدینەیەکانیان گێڕا فەرمی ئەمە جەژنی ئێمە فەرمی خوا گۆڕوێتی بە دوو جەژنی تر یعنی شادی و خۆشیەکەی نەوت نەفری بکرێ بەس کاتەکەی و مناسبەکەی جیا کردووە یعنی مناسبەکە بۆتە ئەم دوو مناسبەی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە هەر خۆشی و شادی دەربڕینەکە لە میشەهەیە ئەنجا پیرۆزبایی لە یەککردن گردن ئازای لە یەککردن ئەوەش لە ناو سەحابە هەبووە مامۆستا ئیلتیزاماتێکمان هەیە بەهۆی ئەو ناوبڕەوە پێمان خۆشە لە لامان بمێنیتەوە بۆی ئەندازەیەک باسی ئەوش پێش شێوازی پیرۆزباییکردن و گردن ئازایی و هەروەها ئەوانەی کە ئاجز بوون چۆن لەگەڵ یەکە ئاشت بنەوە ئەوانش بابەتی گرنگی جەژنن بەڵام با ئەو ڕێکلامە بازرگانیمان بڕوە ئینشاڵڵا دواتر لەگەڵ مامۆستان بەردەوام کاک شێخ بەڵە خۆشویستان ناوبڕێک و دواتر لەگەڵ ئێوە خۆشویست بەردەوامە بین. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینی لای ئێمە دڵنیاترین. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە.
دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. مامۆسای خۆشەویست با پرسیاری ئەوە بکەین جەژن و ئەمانەیە خۆشی دەرببڕین بەڵام لێش ناشارمەوە ینی هەندێک لە مامۆسانی ئازیز مامۆسانی بەڕێز بە ناوی ئاداب و بە ناوی ئیلتیزامی زۆرەوە جاری وە خۆشیەکەمان ئەندازەیەکی زۆر لێگەرنەوە بەس چۆن خۆشیێکی شەرعی دەربڕین یعنی ئەوەی کە جنابەت باست کرد ئەوە تا کچۆڵە هاتوون مەسەلەن بۆ منە نەشیدیان و بۆ پێغمبەری خوا باشە جاری وایە بۆ ڕمبازی هەبووە لە عایشەی گەڕتەوە لە مزگەوتا بوو کەواتە ئێستعرازێکی خۆشی دەربڕین هەبووە ئێمەش ئەی لەم ڕۆژە چۆن خۆشی خۆمان دەربڕین بەڵێ وڵی کێمەوتمان جەژن خۆی جەژن ینی ئێستا مەس لە دایرەیەک ئەڵێن شەش ڕۆژ دەوامەکەن جمعە پشووە بێ پشووین بێ یا کاتی خۆی فەقێ سێشەمان و جمعان عوتلەیان بووە ئیتر من لێم بیستون من نەچمەتە نا ئەو فەقێشتە بەس لێم بیستون ئەچوین بۆ لاڵەجە بۆ لەگەڵ فەقەکان لە گوڵان هاتم لێوە یاریانە کرد سێبازیانە کرد ڕاوڕاویانیانە کرد ینی تر گوڵێ بەرەڵا بوون ینی بۆ خۆشی و شادی لە دەر و دەشت و ئەوانە ئایا مەسایتر دوازیان لە کتێب و سەعیشتەکە هێنا لەو دوو ڕۆژە بۆ پشوویەکی خۆش جژنی ژوایە یعنی تۆ سێتێ جەژن ئێستا ڕەمەزانەکە هەموو یەک مانگ خەریکی عیبادەت و نوێژ و ڕۆژ و ئیلتیزام و شەو لەیلەتول قەدر و ئێکاکە کە تەواوێ و کابرابێ سەعاتێ بە ناسێ بە نانێ بخوا کۆمەڵێ کرێکار ئیشەکەن هەندێک بارداگرن و کۆڵداگرن و سیارێک داگرن دوای کاڵم با بڕۆن نانێ بخۆین خۆی هەتا ماوەسە ئەوە هەمتر تۆ دوای ئەم سێ و چوار ڕۆژی جەژن مەیلێ بۆ دروستە بێت هەمتر بۆ عیبادەت چکە ئیسراحەتێکە کردووە پشوویەکە یاوە ینی ئەو مەجالە ئیسە چۆن ئێمە تەشبیه نەبێ ڕێکلاممان هەیە تۆزی ئیسراحەتێکین هەڵەسین لە کاک پەیوەندە ڕوایەت یا من ئەڕۆم بەڕاستی ئەوەش ماوەسە جەژن فرسەتێکی باشە بۆی کە ئیسراحەتێکی ینی من ویستم ئەوە بڵێم دین ئەم دینە دینێکی واقعیە نەهاتووە نەهەر لایەنی ڕۆحی بگری و لایەنی دنیا ئیهمالکە نەهەر لایەنی دنیا بگری و ڕۆحی و ئیمانیات ئیهمالکە یعنی ئیتیمان بە هەردووکی ئەدا یعنی ئەم بەشەرە خۆ ئالەت نییە مانوو ئەبێ هیلاکە بێ ڕۆحی مانوو ئەبێت جەسەی بەدەنی مانوو ئەبێ پێویستی بە پشوو و خۆشی و ئیسلاحەتێک هەیە دە لەبەرەوە ئیسلام ڕێگەی ئەوەی داوە حتا لەوەیانە کە عایشەی گەڕێتەوە پێغەمبەری خوا ئەو بەشە شتانە بە ڕمەکانیان ڕم بازی وەندە یاری شتیانە کرد لە مزگەوتە فەمی لیعلم اليهود أن في ديننا فسحة باجو لەکام زان دینی مەش خۆشی تایە مەجاری تایە و پێکەنینی تایە و هەروانی هەربوون بیت و ئەوە ئەنجانی نەکەمە لەسەر دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کتێبێکی التراتیب الإدارية في الحكومة النبوية هی کەتانیە شتی زۆری هێناوەیەکی لەوانە هەندێک نەفەر بوون لە ژیانی پێغەمبەر هەر ئاوا خەڵکێکی قسە خۆش و سوحبەتیان کردو و زۆرجار لەگەڵ پێغەمبەر و لەگەڵ سەحابەی تراوە پێغەمبەر نەهی نەکردو لە حەدێکی معقولە نەکابرا هەمووی هەر بێتە ئەوە لەبەرەوە دین کە واقعیە بێ بەشی هەموو شتێکی تیاوێ پێویستیاتی ئینسان ڕۆحی نەفسی جەسەدی چی پێویستە بێت تیاوێ بەڵام بە زەوابیتە شەرعیەکە ئێستا مەسەڵەن مەڵێن ئافرەتانش بێن بۆ نوێش بەڵام نابێت لەگەڵ پیاوە تێکەڵ بن نابێت ئافرەتان خۆیان بڕازێنەوە بە ئەخیر مۆدێلی هەموو گیانان بە دەرەوە بێ نابێ بۆنی خۆش لە خۆیان بن دنیا بگرێ بەڵام لە بە ئوسڵوبێکی جوان بێن بۆ مزگەوت جەماعەتکەن نەکەوە پێنج فەرزە بێن بۆ مزگەوت ئافرەتان لەسەر دەمی پێغەمبەرەوە بووە نوێژی بەیانی یەکێک لە ئەسحابە گێت و حەدیثێکی صحیحە فەرمێ ئافرەتان نوێژی بەیانی هاتن بۆ جەماعەت کە ئەچوونەوە ئەوە نێشتا دنیا ڕووناک نەبوو ما يعرفن من الغلس يعني ئەوە دنیا لمولێڵ بوو نەناسران و ئەم ژنەکیە ئەم ژنەکیە ینی تاریکی هەر مابوو ئێمانە بەو تاریکی هاتوون بەخوا کارە باشتیش نەبوو کوێس مامۆستا زۆر سوپاس دەکەین سوپاس بۆی کە
بەڕێزت لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمان نابووی زۆر خۆشحاڵین ئەگەر شتێکی زۆر گرنگ و ئەوەیە ئەمە درکمان پێ نەکردووە زۆر بە خێرایی دەکرێت پێمان بڵێ سوپاس دەکەین وڵای من ئەوە لە سەرەتا وتم ئێسش بە کورتی بیڵێمەوە حەزەکە مسلمانان بایەخێکی گەورە و زۆر بەم جەژنە بدەن هەر کەسێ بە هەر شێوەیە دەتوانێ مەسا دوکاندارێک گەر تۆزێک شت هەڵواسی لە بەردەمی دوکانەکەیەوەی بەعزێ گوڵۆب بۆ ڕۆژە تەرتیب بکە بۆ شەوەکەی بەیانەکەی جەژنە ئەی علامەکان ئیحتیمامی پێبن یان ئەم تەلەڤیزیۆن و کەناڵشتانە ئیحتیمامی پێبن بۆ مناسبەیەکی ترەبێت کە علاقەی بە موسڵمان و بە وڵاتەوە نییە زۆر خۆیان ئەژڕەژێن و زۆر خۆیان سەغڵەت دەکەن ئێمە مناسبە ئەم میلەتەیە ئەگەر تو ئەم میلەتە خۆشەوی ڕێز دابوو نەریت و دین و خێمی ئەم میلەتەگری ئێکاکە مشارەکەی بکە ئەگەر خۆشی وانیت مشارەکەی بکە پاشان خۆشمان مەسا بەڕاستی منە بینم زۆر عایلە و خەڵک وەڵا نان و چێژ دروست ناکە وڵا سعات دەلەخە وڵاتی وڵایەوە زۆر شتێکی ناشیرینە زۆر وەکوڵێ ڕێزدانەنانە بۆ ئەو جەژن ئێمە مەسا بە کورتی ئەوانەی کە لێک عاجز بوو عاجزی بەڕاستی جەژن مناسبەیەکی باشە بۆ ئەوی کەواکو هەر کەسێ عاجزیەک دەنگلێک وەرگرتنێک دڵێشانێک شتێک دروست بووە مناسبەیەکی باشە نەیهێڵێت خۆیان سافکەنەوە چاکیکەنەوە و ڕۆژێکی تازە وەکو لە پەڕێکی سپی هەڵبەنەوە لە بینی خۆیان ناو کە هەموو کەسێکیش دڵێشان و عاجزی و بەرێککەوتن و شتانە ڕووەدا گرنگەوەیە ئینسان لایانی سەماحەت و چاوپۆشی و لێبوردن هەڵبژێت سپاس دەکەین لە بەرنامەکە لەگەڵمانە بووی کاکشی حسێن حڕێتێک دەین بەخۆت ئێمە پێمان خۆشە لەگەڵمانە بمێنیتەوە ئەتر ئەگەر کاتت هەیە ئەوە ئینشاءڵڵا لە چەند وزگەیەکی جیاواز حەزەکەین گفتوگۆ بکەین هەدەکەین قورئانمان بۆ بخوێنین ئینشاءڵڵا مامۆستا جان یاخوا بەخێر و سپاست دەکەین بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لەگەڵەوەی خۆشەویست بەردەوام بین بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عمرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز گەشتەکانی کۆمپانیاکەمان ئەم خزمەتگوزاریانە لەخۆ دەگرێت نزیکی هۆتێل لە حەڕەمەین ئیحرام بۆ پیاوان سەرپۆش بۆ خانمان جانتای پێویست ئاوی زەمزەم ڕۆژانە دابینکردنی سێژەم خواردن سەردانکردنی هەموو جێگە پیرۆزەکان لە حەڕەمەین کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن 1970 146 0039 1950 219 50 لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. پەیمانگەی یادگار پەیمانگای یەکەمەکەی شار ناوتۆمارکردن دەستی پێکرد بۆ بەهێزترین پۆلی 12 لێرە بەستافێک لە مامۆستایانی نمونەی و ناسراوەکانی شار بە درێژایی ئەم وەرزە لەسەر جەم ڕۆژەکانی هەفتە لەگەڵتان دەبین بۆ ئەوەی ببنە خوێندکارێکی نمونەی و سەرکەوتوو. خوێندکارانی ئازیز ئێمە لەم خولەدا زۆر بە وردی و بە پراکتیکی وانەکان شی دەکەینەوە منهەج زۆر بە جوانی و شێوازێکی زانستیانە تەواو دەکەین. پەیمانگای یادگار ماڵی زۆرترین خوێندکاری لە باڵا و یەکەمەکانی هەرێم هەر بۆیە دەمانەوێت ئێوەش یەکێک بن لە یەکەمەکانی هەرێم. لەگەڵەوەشدا چەندین سیمیناری گرنگ و بەرنامەی تایبەتی سعیکردندا بۆ دادەنین تاوەکو بگەن بە ئامانجەکانی خۆتان ئامادە بن بۆ تاقیکردنەوەی وزار. پێکەوە هەنگا و بەرەو داهاتوێکی گەشت دەنین لە پەیمانگای یەکەمەکەی شارەوە چاوەڕوانتان. ناونیشان گەڕەکی مامۆستایان جووتسایەتی مامۆستایان خوار مزگەوتی قازی محەممەد یاخود دەتوانی پەیوەندی بکەی بەم ژمارانەوە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە
سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەرجەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی، جوانیە لە دڵی سروشدا. یەکێ لە خواردنەکانی سفرەی کوردی قۆزیە. خواردنێکی خەست و خۆڵ و تێر و تەسەلە، زیاتر لە میوانی و بۆنەکاندا ئامادەکرێت. بینی خۆمان بێ هەموو کاتێ خۆشە. تەمان قۆزی زۆر خۆشە، خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دنیایەوە وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. مناڵۆی خۆش بێ، گورج و گۆڵ بێ، تەندروست بێ، خەوی قوڵ بێ. هەرە بێ کۆنفیلان، هاوڕێی شەو ڕۆژ بێ کۆنفیلان. شیری دایک گەشە و تەندروستی دەدات بە منداڵ. شیری تەواوکەری کۆنفیلاکی نیوزلەندی لە دەر شیری دایک بە یەکەم شیر دادەنرێت کە هەموو پێکاتە پێویستیەکانی تێدایە بۆ منداڵەکە. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کە لە مێژووی شاری سلێمانیا ڕوویدا. شاری دایک دەبێتە پرۆژەی شانازی سلێمانی لە بواری بیناسازیدا. ماڵێک جیاوازتر لە هەموو ماڵەکان، ژیانێک ئارامتر لە هەموو جێگاکان. شاری دایک، ژیان لە نێو هەورەکاندا. ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفەر و داشکاندانن کە تایبەتن بە تۆ لەگەڵ لایفستایلی تۆدا گونجاو. لە ڕێم خزمەتگوزاریەوە دەتوانیت تا 5 هێندە باڵانسی بێبەرامبەر بۆ پەیوەندی بەدەست بهێنیت لەگەڵ داشکاندن کە دەگاتە لە 150 لەسەر پاکێجەکانی ئینتەرنێت و پەیوەندی. هەروەها بەکارهێنانی بێبەرامبەری سناپچات لە چەند پاکێجێکی دیاریکراوی ئینتەرنێتدا. چەندین تایبەتمەندی و ئۆفەری داشکێنراوی تریش. با چاوت لەسەر ئاستێرە 350 پەنجەرە بێت تا داشکاندن و ئۆفەرە تایبەتەکان بزانیت لە ڕێی پەیوەندیکردن یان ئەپلیکیشنی ئاسێسەوە. بۆچی مناڵ ئەرشێتەوە؟ چونکە هەندێک مناڵ دەرچەی گەدەی بە تەواوی گەشەی نەکردووە و ناتوانێت ئاسان هەرسی شیری ئاسایی بکات کە مادەی لاکتۆسی تێدایە کە بۆ گەدەی هەندێک کۆرپا قورسە هەرسکردنی ئاسان بێت.
لەم کاتەدا پێویستە شیری زانستی کۆنفیلاک AR بۆ بەکاربهێنرێت چونکە مادە خۆراکیەکانی سوکترن و هەرسکردنی ئاسانترە. ئەمەش بە شێوازی ژەمی کەمکەم و زوو پێویستە منداڵەکە پاڵپشتێکی بۆ دابنرێت و زۆر نەجوڵێنرێت. شیری AR پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکدا بەکاربهێنرێت. ئێمە زانین و هەستان پێەکەین. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆ شووا و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێبکەوێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بارانەوە نیە؟ بەڵێ خۆشەویستان لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامین. ئەمڕۆ وا بڕیار بوو کە لیژنەی بینینی مانگ پسنە شاخی گڵەزەردە یاخود گوندی گڵەزەردە لەوێ ڕوانگەی شێ حەسەن هەیە لەوێ لە متابعەی مانگ بکەن بەس بە ماشەڵڵا هەورەکە هات و کاکشێخەوە بوو بە بارانیشە ئەلحەمدوللا. ئیتر دواتر ئەگەر پەیامنێرمان ئامادە بوو وەرێگریم بزانین ڕامێر عوسمان نێردراوی کەناڵی ئاسمانی پەیام لە گڵەزەردەیە. ئەوە ڕامیارە ئەگەر بابزانین ئەگەر دەنجی ئێمە ئاگا پێی بە هەندێک پرسیاری لێ بکەین. کاک ڕامێر ڕامێر عوسمان نێردراوی کەناڵی ئاسمانی پەیام ئێستا لە گڵەزەردەیە لە ڕوانگەی شێ حەسەن. ڕامێر عوسمان ئەگەر دەنجی ئێمەت پێگا ئەم لیژنەی ئێستا ئەوانوێت چی بکەن؟ تاکو زۆر باشم ڕامێر ئامادە بێ بە طبعا تەوەرەی دووهەممان دکتۆرێکی بەڕێز تەشریفێنەوە بۆ ستۆدیۆ زۆر بە خێراتینەکەین دکتۆرە چیمە ساڵح پسپۆری زانستی خۆراک و مامۆستای زانکۆ جەنابیان حەزەکەین دەربارەی گرنگی خۆراکی تەندروست لە جەژنە. دکتۆرە ئێمە لە جەژنە سەرتا بە خێراتین جناب دەکەین کە لە کۆتا ڕۆژی کۆتا ڕۆژی ڕەمەزان و ئێمە نزیکە بینەوە لە جەژن حەزمان کرد جەنابەت ڕێنماییەکانی خۆراکی جەژنمان پێ بڵیت و بە خێراتنی گەرم دەکەین. سلااو لە ئێوە سلااو لە بیدەرانیشمان ئینشاءالله ئەم ڕێنمایانەی کە باس دەکەین هەموو بە تەندروستی بۆ هەموو لایەکمان ئەبێت. بەڕاستی لە ڕۆژی لە یەکەم ڕۆژی جەژنا زۆر بەمانەزانین خستەخانەکان پڕەبن لەو کەسانی کە تووشی سوکچوون و ڕشانەوە ئەمانە ئەبن هەمووشی هۆکارەکەی بۆ دوو خەلەلی ڕئیسیە. یەکەم ئەو شلەی قەیسیەی کە یعنی بەڕاستی خۆی خواردنی بەیانیان یعنی کە هیچ جەژنێکی ئەوەیە جیایکاتەوە لە هەموو ڕۆژەکانی تر یعنی شتروتێکی زۆر جوانە زۆر خۆشە و یعنی بیکەین بەڵام ئەبێ ئاگاداری شلەی قەیسیەکە بین. شلەی قەیسی دوو جۆر هەیە هەندێک هەیە حساسیان پێی هەیە هەندێک خەڵک هەندێکی کە ئەوەی پێڵێن یعنی ڕانەهاتووە گەدەی ڕانەهاتووە لەگەڵ یعنی ناتوانێت ڕەمەزانەوە نەخێر هەر کاتی ئاساییش. بەس دکتۆرە ئەزانی چی لە ماڵەکانی ئەمە ئەگەر بێت و شلەی قەیسی لێ نەندرێ وازانی جەژمان نەکردووە ڕاستە بەڵام ئێستا وای لێ هاتووە بە تەنیا بەس قەیسی لێ نانێت
فاصل يعني يعني قيسي سەرەکیە بس يعني قيسي سەرەکیەوە هەر شلەیەکی کەش لێنەی بەس ئەبێ قەیسیەکە لێنەی عادەتەن لە بەرەو قەیسی زۆر کاتی تر لێ نانرێ يعني هەمیشە لە ماڵەوەش کە باسی شلێ قەیسیەکەین جژنمان بیرەکەوێتەوە لەبەرەوە ئەم دوو حاڵەتە ئەوەی کەوتمان یەکەم لەوانەیە حساسی هەر بە قەیسیەکە هەبێ دووەم ئەوەی کە گەدەی ناتوانێ هەرسیکە لەبەرەوە لەم کاتەیە کە قەیسیە خوڕێ ئەو سکچوونەی دروستەکە دووەمیش جنابتان دکتۆرە ئەوەیە کە قەیسی نەبێ کەم بخورێ هەبێ بەس باشترە هەموو کەسێک پێش جژنی ڕەمەزە یعنی لە پێش جژنەکانە تاقیب کاتەوە ئەمە چۆن تاقیەکرێتەوە تاقیکردنەوەکەش زۆر ئاسانە نزیکەی مانگێک یان کەمترین 2 هەفتە بە هیچ جۆرە قەیسی نەخورێ دوای ئەوە ژەمێک زۆری لێ بخۆی یعنی تۆزێک قاپێک دانیشی بخۆی ئەگەر تووشی ئازاری ناوسک بووی یان تووشی سکچون بوو یان تووشی دڵتێکەڵاتن بوو یان هەستت بە ئاوسانی سک کرد ئەمە علامەتی ئەوەیە کە تۆ قەیسیت پێ ناکەوێت حساسیت پێ لەبەرەوە لەو کاتەیە ئەبێ لە جژنە نەخورێ بە هیچ جۆرێک ئەمە سەبەبی یەکەم سەبەبی دووەم ئەوەیە کە تۆ ماوەیە کە ڕاضیەکی باشت کردووە بە گەدەت بە تایبەتی ئەو کەسانەی کە تەندروست نانەخۆن بەیانیەکەی خواردنی چەورە خۆن ئەم خواردنی چەورەش لە چێوەیەت یەکەم لە پەلەوەر و باڵندەکان یعنی هەر کامێکیان لێ بنریان گۆشت لێ ئەنرێ پێست و چەوریەکەی نابێ بە هیچ جۆرێ بخورێ دووەم ئەو برنجەی کە لێ ئەنرێجەی داخە لە سەر سفرەی ئێمە زۆربەی زۆری برنجەکان بە ڕۆنی تەنەکە لێ ئەنرێ و کەمێتێک ڕۆنی خەست بەڵێ کە ڕۆنی یعنی من حەزەکەم لێرەوە بینەران جیای بکەنەوە ڕۆنی بەستووی ئاژەڵی لەگەڵ ڕۆنی بەستووی تەنەکە و سەتڵ ڕۆنی بەستووی ئاژەڵی خراپ نییە بە کەمێتێکی کەم بخورێ تەنانەت 52 ڕۆنی یعنی ئەو ڕۆنەیەکە پێڵێن ڕۆنی خراپەکەی ئەوەی کە عزیتیشمان نایە بەس ئەوەی کە کۆلسترۆلی تایە 148 مۆنۆ ئەنساتوریتد فاتە یعنی وەکو زەیتی زەیتونە ئەمە هیچ زیان بە کەسەکان ناگەینێ بەڵام ئەبێ کەمی لێ بخورێ یعنی کە برنجەکەشی پێ لێ ئەنرێ ئەبێ کەمی تێ بکرێ بەس ئەو ڕۆنەکەی تر کە ڕۆنی بەستوی سەتڵ و تەنەکەکانە ئەمە یە کێشەکە زیاتر دروستەکە کە بۆ ئەوەی برنجەکەمان جوان بێ و دەنگی ڕابکێشرێ و بریقەیەک باتەوە زرد بێ و ڕۆنی تێکەن و زۆر جاری هەیە لە ماڵەکانیشا تەنانەت داخی شەکرێ داخەکرێت و کەڵێکی لێ هەڵەستێ ئەڵێ بۆ ئەوەکانی کە پڵاو لێنن زۆر بەڵێ دوایی بیکەن بە برنجە کە ئەمە زۆر زۆر خراپترە و جاری واشەیە وەکو جەنابەت کە پڵاو لێ ئەنێن ئەڵێ پڵاوە هەمووی شاستەکەی ڕۆشتووە بەڵام زڕۆنێکی زیاتری پیاەکە دوایش زۆری لێ ئەخوا ئەڵێ لە بەروی ئێمە پڵاوە کە خۆی لە ڕاستیا ڕۆنەکە لە شەکرەکە خراپترە ئەم ڕۆنە بە تایبەتی وەکو باسم کرد ئەگەر ڕۆنەکە سووتێنرابێ چونکە ڕۆنی سووتا و مادەی ئەکریلامیتایە دروستە بێ کە ئەمە ئەوەی پێڵەن کارسینۆجینەکە یعنی سەرەتان دروستەکە لەبەرەوە ڕۆن بە هیچ جۆرێ نابێ داخ بکرێ هیچ ڕۆنێک ئەبێ هین بکرێ ئەم دوو خواردنە سەرەکیە زۆری یعنی ڕۆن و چەوریەکە لەگەڵ قەیسیە ئەمانە زۆرترین وا ئەکەن کە ئێمە لە یەکەم ڕۆژی جژنە گەدەمان تێک بچێت ئەبێ سەرێک لە شێفەکان بین منیش ئارەزوی جەنەب بەس دکتۆرش نەیە سەرێک خواردنەکان بەزوازانم کاگڕامیار ئێستا نۆکو لە بەربارانەکە بێ با پێشتر کاگڕامیار وەرگرم زۆر باش ڕامیار عوسمان سەلام عەلەیکوم پێم بڵێ بابزانم ئێستا لە سلێمانی بارانێکی خۆشە بارێ بابزانم ئێوە لەگەڵ ئەو لیژنەیە کە لیژنەی بینینی مانگە لەلای ئێوەش بارانە ئەگەر بارانە ئەو لیژنەیە چییەکە ینی خۆ کاتی هەورە بە تەکید مانگ نابێنرێ باران نیە لە ئێمە خۆرەتاوە تا خۆرەتاوێکی خۆشیشە بەڵام لای ئێوە ڕاستە بارانە هەورەکە لە سلێمانی لە ئاسمانی سلێمانی زیاتر ئێمە لە گڵە زەردەین لە شاخی گڵە زەردە طبعا ئەمە زیندوکردنەوەی نەریتێکی ساڵانەیە لیژنەکە نییە لیژنەکە ئەوافی سلێمانی کە ساڵانە دێن بۆ چاودێریکردنی بینینی مانگ طبعا ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە ئاسمانی سلێمانی ئێستا تا ئەندازەیەک هەورە ئەگەر هەور بێت من قسەم کرد لەگەڵ قافە ئەوان دەڵێن ئێمە ناچین بۆ بینینی مانگ چونکە بێسوود ئەگەر هەور بێت مانگ نابینێت بەڵام
ئەمانەی کە لێرن وەکو شێخانی کڵەزەردا نەریتێکی ساڵانەیە دووبارەیەکەنەوە ئێستا شاعری بینینی مانگەکان بۆی ڕای بگەێنن ئایا سبەی درێژکراوی مانگی ڕەمەزانی پیرۆزە یاخود سبەی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە طبعاً ئەوان دەڵێن ئەگەر هەورەکە ئێستا وەکو ئێستا نەمێنێت تا نیو کاژمێری ژوای دەمێنەوە چاودێری بینینی مانگەکان ئەگەریش هەورەکە بمێنێ دوای بیسخولەکێکی دیکە ئەوان لێرە شوێنەکە جێداڵن طبعاً کاکەمال لێرەیە ئەوان ساڵانە بە هەمان شێوە چاودێری بینینی مانگەکان کاکەمال چیتی بیکەن تاکەی لێرە ئەمێنەوە و باسی پێشنیارێکت کرد بیکەن بۆی کە لەمە بۆدا بەیانیان چاودێری مانگەکان بەڵێ کامیان بەڵێ کامیانی پێڵم پێشنیارەکەی وڵا جارێ بزانم ئێستا ئەمڕۆ بەنیازیشین تاکەی ئەمێنەوە دوایی پێشنیارەکە عادەتەن ساڵان چیمان کردو ئێستش هەر ئەوواکەین لە ڕووە شەرعیەکەوە دیسان وەکو هەموو ساڵێکی لەمە پێش ژینگەکە زۆر لەبار نیە بۆ چاودێریکردن تقریبا پێشین ناسینی تاعات کەمێنێتەوە بەڵام بەخواتر ئەوە تا لەبەر چاوتانە بە وەزعەوە چاودێریکردنەکە زەحمەتە حەزەکەی تۆ بێ بۆ لای شێفەکە دانا بە ئارەینی خۆت یعنی بە اختیاری خۆت شوتەریش یعنی قسم کردو لەگەڵتانە ئەڵێن چەند ڕەمەزان ئێمە دەین مانگ نابینین یعنی هۆکاری تایبەتی خۆی هەیەەوە پێشنیارێکشان هەبوو کە بیکەن بۆی کە بتوانن ئاسانکاری بێ بۆتان طبعا دوو ڕێگە هەیە بۆ ئیسپاتی شەرعی بوونی ئەو شایەتیە هیچکانەوەیە کە بەیانیان پشڕاستی ئێواران بکاتەوە ئێوارانش پڕاستی بەیانیان بکاتەوە بەڵام وا باشە بۆ نمونە ئەمڕۆ کە بیستنەوەی ڕەمەزانە من بەیانی هەڵسا و مانگیم نەبینیەوە بۆ خۆم ینی بینی ئێوارە ئەیبینی ئەوە پشڕاستکردنەوەیەکە کە گەر محاولە بکەی ئێوارەی بین بەس نازانی ینی ئەگەر تۆ پێشبینی فەلک ناسی نەبێ نازانی با بڵێن چەندێک دوای ئاوابوونی خۆرەمێنێتەوە چونکە نەبینینی مانگیش لە بەیانیانە چەند کارێکە یا ئەوەیە چەند دقیقەیەک لە پێش خۆرەوە چەند دقیقێک لە پێش خۆرەوە هەڵهاتووە کە لەژێ کاریگەری تیش خۆران نابین یاوێ لەگەڵ خۆرە سپاس دەکەین نێردراوی کەناڵی ئاسمانی پێیان کاکە ڕێمەر عوسمان دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانت بەس پێچێ لە گڵەزەردە باران نەبێەوە لە سلێمانی ماشەڵڵا باران زۆر هەبوو دکتۆرە بچین بۆ لای شێفە بەڕێزەکان فەرموو فەرمووار بچینە ئەو دیو دکتۆرە ئەگەر ئاوەتە دەست خۆش زۆر بەخێر بێت باجارە بە پرسیار بکەم بزانم ئەمڕۆ چیمان هەیە شێف نەریمان تۆ چی دروستەکەی سەرەتا بەخێر بێت دکتۆرجان زۆر بەخێر بەسەر چاو ئەمڕۆ هەردووکمانێتی هەموو ڕۆژدانە هەردووکمان بەردەوام خواردمان بێک و دروست کردووە ئەمڕۆ دلێمێکمان هەیە و لەگەڵ قۆزیەک بەفرن بەڵام بە شێوازێکی جیاواز قۆزیەکە سەرخۆشی بەفرن قۆزی بەفرن بەڵێ بە شێوازی جیاواز لەگەڵ دلێمی لەگەڵ دلێمیە و سوبێشی نیسک بە تەرتیباتەوە ئەمە دلێمیشان بۆ ورد کردو بۆ دلێمی دوای برینجەکەکەن و دوای گۆشتاوەکەی پیاکەن و سوبێکی نیسکیشمانەیە بە شعرەیە جێزەرە زۆر باشە میسک زۆر باشە کە ئاوا لێ بندێ سەوزەڵاتیشی تێ بکرێت باشترە ینی شعرەکەی تیان نەبێت هەر سەوزەڵاتەکان لەگەڵ نیسکەکە بێت بەس نیسبەتێکی کەم بێ هەم بۆ جوانی ینی هیچ کێشەی نییە دەستان خۆش بێ برنجەکەش نازان بە برنجی درێژە دەستەکانتان خۆش بێ زۆر بری قەدار نییە چونکە بەڕاستی ئەو کێشەی کە لای کەس ینی خەڵکەکانی ئێمە بیر لە بریقەی برنج و جوانی برنجەکە ئەکەنەوە دووەم ڕۆنی زۆر دووەم تام یعنی جێی داخە لە زۆربەی ماڵەکانە ئەم تامانەی کە لە بازاڕەکانە هەیە و نرخێکی زۆر هەرزانی هەیە واکە کە خانمی ماڵ زیاتر بەکاری بێنێ بەڵێ ئێمە ینی لەبەرەوەی هەمویان هیچ ینی باشێکی تیانە و بە عکسەوە ژوا لە خەڵکەکە تامی زیاتر بێ ئەگەر خواردنەکان بۆیە ئەو کەسانی کە خواردنی ینی بە تایبەتی مناڵەکانمان کە فێری دەرەوەی
بۆی خواردنی دەرەوە بن بۆیە خواردنی ماڵەوەیان پێخۆش نییە لە برەوەی ئەو تامە زۆرەی تیانە لە خواردنی ماڵەوە دکتۆرە خۆی ئەسلی تامی برنجەکە نایڵێت بەڵێ ئەکرێتە برنجەوە ئەکرێتە شلەکانەوە حتا مریشک و گۆشت کە خۆیان تامیان بەڵێ بەڵێ خۆی لەبەرەوەی کە ڕاهاتی لەگەڵی ئیتر بە تامی تەبیعی تام نییە لە لات خۆش زۆر جار ئێمە ئەو مریشکە کە لێ ئەنرێ و پشتی کەمتری تێکرێت ئەڵەن وڵی کاکە تامی خۆش نییە تامی خۆش نیە لەبەر ئەوە تانت تەبیعیەکە بەڵام یعنی من لێرەوە لە ئەم تەلەڤیزیۆنی جەنابتانەوە بە خەڵکەڵم تکایە تام ڕاید لەسەری یعنی تۆ کە بە تامی زۆر ڕاهاتی تامە ناخۆشک ئێستا ئەو کەسانی کە تامیش ناخۆن دوایی شتێکی کەی وا بە تام بخۆن کە تامی زۆرە پێیان ناخورێ پێیان خۆش نییە چونکە تامێکی غێر تەبیعیتیایە هەر ئەوەش دکتۆر ڕەنگە کە مناڵ فێری جبسە بێ فێری کۆمەڵە شتە بێت خواردنی بۆ ناخورێت بەڵێ خواردنەکانی دەرەوە خواردنە خێراکان چبس شەربەتەکان ئەمانە کە هەمویان ئەو تامە تەبیعیان تێکری ینی زیاد ئۆڤەر تام یعنی لە سەروی خۆیەوە ئیتر دوای ئەوە خواردنی دایکی خواگەرە و تامەیتیانە بێ خۆش نییە وەک تەنانەت ئەوانش هەمویان کێشەکە لەو تامەیەتی ئەگیناخۆ کێشە لە شعریەکە خۆیان نییە دکتۆرە تەمەەن شێف دیار دایمە خواردنە قورسەکان لێنێ ینی بەبەستمەوە ئەم پێکاتەنە بەڵام شێف نەریمان هەمیشە دەستێکی باڵا هەیە لە ڕازانەوە و دروستکردنی بۆ قەبیلات و زەڵات و ئەوانە ینی هیچ ئێوارەیەک ئێمە لێرە خواردنێکمان ئامادە نەکردووە دوسێ جۆر زەڵاتی لەگەڵانە ئەمە چەندێک گرنگە بۆ زۆر باشە ئێمە ئەگەر زەڵاتی لێ پێک دێت چی باشە ئێمە کە ئەڵێن زەڵاتە مەرج نییە یعنی لە قەدیما لە لای خۆمان بەس بە تەماتۆ خەیارکرا بەزنا ئێستا تۆ ئەتوانی پیازی تێکە ئەتوانی کوولەکە ئەتوانی باینجان کەلەرم قەرنابیت برۆکلی کە ینی ئەمانە بە مەرجێک برۆکلی و قەرنابیت لە برەوەی شتنەوەیان ئاسان نییە تۆزێک گوردیانتیایە لە بەرەوە ئەبێ ئاوی گەرمی تێبکرێ یعنی ناتیاشیا بمێنێتەوە زۆر ئەتوانی کترێکی ئاو لە کۆڵ بکەیت و تێی بکەی یا نەتوانی یەک تۆز زەردی بکەی لە سوزگیەک و بخیتە مەنجەڵێکە و تۆزی هەڵمەکەی بەسەرا بێ ئەمە ئەگەر وردە کرم و ئەو شتانەیە کە ئەگەر تایە هەبێ ئەوەشی ئەکوژێ و ڤایرۆسی دکتۆریا بڵێ بەر هەموو شتەکانی سەیری ئەم ببوورە سەیری ئەم گۆشتە بکە بە تەنیا گۆشتەکە نییە بەڵکو کۆمەڵێک پکاتێک تر لەگەڵ زۆر باشە خۆی ئێمە مشکلەی سفرەی کوردی ئێمە یا ڕۆنی زۆرە یا کاربۆیدراتی زۆرە یا پرۆتینی زۆرە یا پرۆتینی کەمە یعنی زۆربەی کاتەکان ئێمە نازانین سەر سفرە و سەر ئەو قاپەی کە ئێمەکین ئەبێ پرۆتینی تیاابێ پرۆتینەکە ئیتر بەڵام یەک خراپیش دریژەیە کە ئێمە گۆشتمان خوارد نابێ مریشکیشی لەگەڵا بخۆین یعنی زۆربەی سەر سفرە ماڵەکان ئەچن گۆشتیش لێ ئەنین و مریشکیش دوو جۆر پرۆتین چونکە هەر پرۆتینێک کاتی هەرسکردنی جیاوازە لەبەرەوە نابێ دوو جۆر پرۆتین ڕۆژی جژنیش خەڵک نابێ گۆشتی حیوان و گۆشتی هەم ئیسرافێکی زۆریشە هەم ناشخورێت تۆ دوو سێتان بۆ تێکەڵەکەی یعنی هەتا من لەگەڵ زۆریش لەشانیم تۆ زەڵاتەیەک بکە شلەیەک لێنێ برنجێکی باش بکە ئێستا ئەگەر تانەوە یعنی قاپێک ئێمە کە قاپێکدا ئەنین قاپەکە بە کەوچکێک برنجی تیاابێ یعنی گۆشتەکەشی لەگەڵا بێ خۆی ئینسان یعنی بە تەندروستی چەندت پێویستم بەقەدەر ناولەپی خۆت بە ئەستوری پەنجە گەورەت ئەمەنە گۆشتت پێویستە ئیتر پێویست ناکات و ئیزافە بخۆی چونکە ئەگەر ئیزافە بخۆی چونکە زۆر جارەیە ماڵین خواردنی قورس من هەموو جارێکەڵێم نازانم من خواردنی قورس تعریفەکەی چۆنە بەس من ئەمەوێ خواردن تۆ زۆر خۆری نەکەیتایە لەگەڵ یا چەور نەبێ یعنی ئێستا حتا ئەم هنا ئەکید مەمە گۆشتەکەی ئەو چەوراوە یاوەتەوە پێشتر یعنی باشترە کە پێشەوەی تێبکە ئەم چەوری لێ بگیرێ یعنی چەوریەکەی پێوە نەبێ لێرە ئێمە ئێوە هینتانداناوە خەیاری بەنیازم ئەمەد بەمێ ببوورە ئێستا تۆ لە بخواردنێک هەمانە ئەگەر شتێکی تەندروستمان بۆ بەڵێ ئێستا ئەگەر ببوورە برنجەکە برنجە بێت چەند بێت
ئەزانی ئێمە ئەڵێن باشە بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی کە تۆ یعنی چیتر لەگەڵ برنجەکەیادا ئەنی ئێستا بۆ کەسێکی طبیعی ئەمەنە برنج زۆر باشە لەوانەیە ئێوە بڵێن کەمە بەس ئەگەر ئێمە بەشتی تر کردمان یعنی قاپەکەمان ئەبێ ئێمە قاپین بیکەین بە 4 بەشەوە بەشتێکی برنج بێ یان نان بێ یان هەر شتێکی کەدانی ئەمە دەستی خۆش بێ کازۆ و هینی بەسەرا کردووە باەم و کشمیش و زەعفەران شتێکی باشن ئەمە ئەتوانین ئەمەش بەسەرا بکرێ ئەکەوێتە سەر گۆشتەکە ئێمە ئەگەر بتوانین ئەم پارچەیەش پارچە چونکە یعنیستا ئەمە تقریبن بۆ کەسێکی طبیعی ئەوە نەباشە ئەتر من ڕازانەوەکەی بۆ ئێوە بەس من ئەوەی دەئەنێم یعنی چەندێک باشە بیخۆی ئەنجا ئێستا دەستان خۆش بێ قارچکی تایە تەماتەی تایە ئەمانە ئێمە ئەتوانین ئەو کەسەی کە تااقەتی نییە کە نیوەی قاپەکە بێ با دەست خۆش شێف نەریمان بە حڕێتی دکتۆرە هێشتا ئەمە کەمە خۆی هەتا ئەمەی زۆر بە یعنی هەموو کەسەکان لەوانەیەک نەک جوانتر تەندروسترە یعنی ئەمەش باشە ئەمەش جۆرێکی یعنی دکتۆرە چەندێک گرنگە زەڵاتەکەمان جۆرا و جۆر بێ فێڵ لە مائیدەمان بکەین بەڵێ بەمەرجێ ئەم زەڵاتانەش تا ئەو تامانەی کە هەیە تایە تێکەڵ نەکرابێ مایۆنیز و شتانەی تیا نەبێت بەڵێ سیر شتێکی زۆر زۆر باشە ئێمە ئەتوانین دوو قاش لیمۆش لە ئێرەدانێت خەیار ئەم خەیارە زۆر زۆر باشە ئەمانەی کە بە تایبەتی یعنی ئەگەر بە مادی کیمیاوی هین نەکرابێ خۆش نەکرابێ لیمۆ زۆر باشە لیمۆ باشە بە تۆکڵەکەەوە بخورێ خەیار بە شێوازی خەیار زۆر زۆر باشە حتا تەنانەت خەیار بۆ ڕۆژانی پارشێ بۆ کاتی پارشێ و کە بەکارێنرێ لە بەروی ماوەی 10 سەعات بۆی هەیە لە گەدەیە بمێنێتەوە تو هەست بە برسێتی ناکەی ڕێژەی ئاوێکی زۆری تایە کە برسیت یعنی تینوت ناکاتەوە باشە دکتۆر پرسیارێک ئەڵێن دوای هەموو چوری خواردنیان گۆشت خواردنی ئەمریش خواردنیە دوای بێ شیرینیم خۆی بەسەر تا زۆر هەڵەیە خۆی هەڵەکە لەوەیە ئێستا من ئەگەر ئەم قاپە ئەم برنجم تیادانە نایە بە جۆرێکی کە دامەنە ئەوانەی کە جەماعەتی کیتۆ یعنی زۆر کەس هەیە ئەمە بە تایبەتیوانی کیتۆکەن هەڵەن جاری وایە ئەڵێ هەرچی چوریەک ئەیخوا نەخێ تۆ لە 175 ڕاستە ئەبێ چوری بێ بەڵام ئەبێ چوری تەندروست بێ ناچوری خراپ چونکە ئێمە ئەو ڕێژەی وەلو یعنی بۆ بینەران تۆزێک زەحمەتە کە ئێمە ڕێژەی ئەو چوریە بەستووەکان یعنی ئەوانەی کە لە ڕۆنی کوردی کەوتم لە 152 وایە ئەبێ لە 170 ئەو کالۆریت زۆرترین 100 کالۆریەکەت نابێ زیاتر بێ چونکە ئیتر یعنی بۆ جەستە خراپە بێ ئەمە لێرە پیاز زۆر باشە تیادانین تەماتە بەڵێ کاکە من ناتوانم نان نەخۆم باشە ئەمە نان بخوا ئەگەر خواردی چەندێک نان ئەگەر ئەبێ ئەو کاتە ڕێژەی برنجەکە کەمکەینەوە یعنی چۆن وتم ئەم قاپەی کە دەستمان ئێستا من چارەکێکی بڕواتان هەبێ ئەگەر ئەنج ئێمە غەڵەتێکی کەمان هەیە خەڵکانە چن نانە خۆن ئەنجا سەوزە و زەڵاتە خۆن طبعا ئەمە لێرە ئێستا سەوزەی نییە لەلای ئێوە خۆی سەوزەی هەبێ بە تایبەتی گەڵادارەکان یعنی هەر سەوزەیەک بێ یعنی چ بڕۆکلی بێ یان کەوەرەوز بێ هەر زۆر زۆر باشە یعنی ئەمانش ببورە نامەوێ بەدەست دەستی لێ بەم ئەمانش کە لە پێشە ئەو کەسەی کە خواردنەکە ئەخوا ئەبێ لە پێشە سەوزەکە بخوا زەڵاتەکەی بخوا ئێمە لە لایەکی کەشەوە قاپێکیش شلەی کوڵاومانە یعنی ئەکەوێتە سەر زۆر کەسەیە ئەڵێ من سەوزەی کاڵم پێ ناخورێ یان زەڵاتم پێ ناخورێ ئەو کاتە شلەکان بە مەرجێش لە نابێ زۆر کوڵاو بێ نابێ زۆر بکوڵێ نابێت چەور بێ ئەمانەی تێ بکرێ هەمویان تەندروستن وەکو باسم کرد شتێکی یعنی خەیارشوریش ئەگەر بە موادی کیمیاوی نەکرابێ ئەگەر خۆمان کرد بێتمان لە ماڵەوە بەتەرخون ئەمە زۆر زۆر باشە ئێمە جۆرێک بەکتریای طبیعیمان هەیە لە ڕێخۆڵەکانمانەوە کە نزیکەی ملیارەها لە قۆڵۆنا هەیە بڵێ ئەمە ئەگەر کاتێک حبی دژە هەوکردنەکان نەخۆین یعنی ئەوەی پێ وترێ ئەنتیباتێک یان کاتێک تووشی سوکچوونێکی زۆر ئەبێ ئەم کەسە ئەم بەکتریانە هەمووی ئەڕۆن
تۆ پێویستت پێ وەریگریتەوە بۆیە لە کورد ئێمە لە چیا وەریەگرینەوە ئەمانەی کە ترشێنراون یعنی ئەها فێرمنت کراون عینیان کراوە یعنی بەڵێ وەکو حتا ترشیاتەکانیش ئەوانەی کە لە ماڵەوە یعنی هەموو ئەو شتانەی کە وەختی خۆی تەڕەساز و یعنی ئەوانە کە کراون ئەمانە ڕێژەیەکی زۆر باش لەو بەکتریایانیان تایە کە یعنی کەسەکان پێویستە بیخۆن بۆ ئەوەی ڕێژەی ئەو یعنی هەموو بە ڕێژەیە کە تۆ دژە بەکتریا ئەخۆی ئەبێ لەگەڵ یا دوای ئەوە هەروەها لە سەیدەلیەکانیش هەیە بە شێوەی کیسەیە ساچێتی بچووکە دەدانەیەک بخورێ بۆ ئەوی ئەم ڕێژەی بەکتریا لە قارچی شابەڵێ هەیە لە سێوە هەیە بەڵام باشە ئێستا شێف دەستی خۆش بێت ئەو سێوەشمان بۆکە بەس باشترە ئێمە یەکسەر دوایینان یعنی میوە نەخورێ میوە باشترە ئێمە داینین بۆ 2 سعات 2 سعات دوای نانەکەمان هەندێک کەس هەیە هەڵەیە لە دوای ڕۆژ و شکاندنی شەو ئیتر بە بەردەوامیش دەخوا ئەمە هەڵەیە لە بروی ڕێژەی ئینسولینەکەت زۆر بەرزە بێتەوە و جەنابەت پرسیارێکت کرد کە شیرینی خۆی باشترە ئێمە شیرینی نەخورێت بە هیچ شێوەیەک نەخورێت بەعاموان دوای چۆرەکەی قسە خواردنی خۆی ببۆچی ئەوان وا ئەکەن کاتێک کە تۆ خواردن ئەخۆی ڕێژەی ئەنسۆلین بەپی ئەو شیرینی کە ئەیخۆی ڕێژەیەکی ئەنسۆلینی زۆر ئەڕژێ کە ئەنسۆلین زۆر ڕژە زوو خواردنەکە هەرسەبێ لە برەوە هەست بەواکی کە تۆ بۆیە هەندێجار هەست بە مرتاحیەکەی و ئەنسۆلین خۆشی یعنی ئەها هۆرمۆنێکی دڵت خۆشەکە ینی شیرینی بەڵام لە مشکلەی ڕستۆرانتەکان ئەخرەوەیە کاتێک کە تۆ بەتایبەتی گەر مەفتوح بێت تۆ لە نیوەیە شیرینەکە بۆێنن هەز بە برسێتیەکەی دوای دەخۆی زۆر دەخۆی لەبەرەوە خۆی باشترە ئینسان بە تایبەتی لە ڕەمەزانە خۆی بە دوور بگرێت مەفتوحەکان شوێنەکەی خۆمان بەس بە کاک شێخ خۆ بێتاقتنی کاک شێخ حەزمان لە ئەم جاران حەزمان لە هێنا لە قێراعی عێراقیە سەرچاو ئینشاءڵڵا بە شێوازی عێراقی چەند ئاەتێکمان لە قورآنی پیرۆز بۆ بخوێنە نەجاحتو هەر لەوێ بی هەر لەوێ بی زۆر باش فەرمو کاک شێخ جان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وينجي الله الذين اتقوا بمفازتهم لا يمسهم السوء ولا هم يحزنون الله خالق كل شيء وهو على كل شيء وكيل له مقاليد السماوات والأرض والذين كفروا بآيات الله أولئك هم الخاسرون قل أفغير الله أعبد أيها الجاهلون ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين بل الله فاعبد وكن من الشاكرين
صدق الله العظيم. أخوي يقول باداش تبعته. برسال لك شيخ كين دكتورة دينا ولا جناب الببورة. نازن مشتك هي علي انقلاب القراءة عراقي كراوة يعني قراءات عراقي زوزو كبوتو لكاتك قراءة عراقي قراءاتي زوزو خوشها يعني زور عاطفية زور كاريجرة بس كاك شيخ استا بهوي ترتيل للايك وانجا تلاوي مصريش يعني زور هنا كاتم بو هن نيشتو شو انا بو قراءة عراقي نيشتو يبون علي خليجي والله الحقيقة قراءة عراقي كاكا بيوند قراءة كي زور دولمند للروي مقام وأداوة يسا چنجاري تريش باسم كردوها قراءة مصري للروي عددي مقامات ومحدودة يعني زور فراوان نية يعني يما خوي حوت مقام من هي كبيشتر باسمان كردوها لمصرية بفرعكاني و زور ككسك شارزا ولهاتوبه او بري بچته 15 زياتر ناتوانيت بلام العراقيه هتا 100 مقام من هي 100 مقام تا 100 مقام من هي كيك لوانا لو قران خوينا بناو بانغا دنگ خوشاني عراق ما مصطفى حافظ خليل اسماعيل هزار رحمتي خوي لبي كأوا رائدي قراءه عراقيه كصت مقامي زانيوه بدني خوي هرصتك شي تسجيل كراوه ما شاء الله يعني براستي هندق مقام هي يعني اتوانم بليم تنها حافظ خليل زانيوتي كاتي خوي كساني ترهبون شارزة لمقاماتها مثلا قبانشي هبوه كاتي خوي لعراق عثمان الموصلي هبوه امان الشارزي مقاماته آواز وأنغام كان بون كتشون يعني دايقني جا جرينجي لوايا مجانا من تأكيد لسروا كمو هر مقامك خوين دبو قرآنك بأقال للتجويد ومخارجي حرفك بيو ظلم لآية كان نكي يعني وك خوي أدائي بكي مثلا أمريكا جنابت باست كرد قراءة مصري أدائك بوشي وادر كوتو ومن مجاري يعني أما أليم قراءة عراقي أجر براود بكرة بمصري قراءة عراقي زور حزنيتي يعني زور خوشترة بلام مصري بو بستانداردي جهاني مسابقة كان لجهانا كأكري هرب مصري أو كبشي تلاوية آهنجو كونسيرت قرآني كان لك جهانا أكري هرهمي بس مصري مثلا مغربية بجدارية كا من مثلا لولاتان لماليزيا لهندستان لبنغلاديش كبجداري ما كرد أواني كلقل ما هي ولاتان بن أهاتن مثلا مغربية هرب مصرية خوانية لبناني هاتو هرب مصرية خوانية هندية كخو هرب مصرية خوانية إيراني هاتو هرب مصرية خوانية يعني كردك هرب مصرية خوانية بو بستانداردك بو لبروه كومالك زخارفي صوتي وطولي نفسك دريج هيا أنا مثلا واحد 40 ثانية 50 ثانية بو دقيقة أما سرنجي جمهور ولا يخوي رائك يا شيء واي كردوك قراءة عراقي يعني اهتمامي وين بياندري مجاكاتي خوشي كاكا بيوان هر لسرت أيدر كوتني قراءة مصرية وبورا حكومتي مصري لك دركوتني قارئ كان لمانجي بيروزي رمضان شيء أكد قرآن خونا كاني بلاوة بي أكل عالمي إسلامية بو إحياء أكدني شواني رمضان بو دنغ خوشة بو قراءة مصرية أما وايك قراءة مصري زياتر بناسرية بس تناوضلوا دروني خلقه وأجر مثلا كاتي خوي أو اهتمامه بعراقيش بدراية هيك كم ترنبو وقت هيك شيء كم ترني لا قراءة مصري. سباستك كاكش دكتور شيمان جناب اللي أبي استدباسي رون مان بوبكيت ياخذ زيت كان بمان خوش أجر رجي الزيت كواليتي الزيت أمانة شنو مقرنجة بخواردن. لبروي اما همو خواردنه كاكري زوربي كاتكان چوريتي اكري چوريكانيش نعلم خرابترين سلوك لاما يعني جنان كبكاريين بو برنج من زور جار يعني هلا نخوش كان الله ويك برنجا اگر رونكي بو داخنكي خوشنيه تامينيه ام برزيتو رونا زور جرنجا بلام اما اگر بين سر چاكو خرابي كان زور جاري جي للرقي ميديا كان وباسي چوريكان كري مثلا یکی قال شوري حيواني باشا یکی قال نخيروني بستو باشا یکی قال نخير زيت باشا یکی قال زيت خرابه اما واي كردوش لجاويك لنا خلقها هبت بلام اويك زانست بامي الله كتشي رونك باشا اما روني تنكو
سەتڵ ئەوە بە هیچ جۆرێ بەڕۆن حسابینەکەی لە بروی زۆر خراپە ئەبێ لا ببرێ ئەبێ بە هیچ جۆرێ بەکار نێنرێ ئێستا لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانەوە ئەسڵەن بان کراوە نابێ لە بازاڕی شا بفرۆشرێ یینە سەر زەیتەکانی تر زەیتی گوڵەمە ڕۆژە یان زەیتی زەیتون خۆی ئەگەر بیگری زەیتی زەیتون باشترین جۆری زەیتە ئێستا ئەوەی کە مدیتەریان یعنی ئەو خواردنانی ئەوەی شەرقی ئەوسەتی پێ ئەڵێن لەبەرەوە باشترینە کە زەیتی زەیتونی تیا بەکار بەس گرانە بۆ بازار بۆی خەڵک یعنی کەمتر ئەتوانێت شێوازی بەکارێنانیشی دکتۆرە ینی سۆسا زەیتێکی زەیتونت هەیە ڕەنگە تا پلێک بتوانی گەرمی بکەی ئەمە ئێستا من جوابی ئەوە تێمەوە نەخێر زەیتی زەیتون لە هەموو زەیتەکان لە دوای ڕۆنی کوردی ئەو توانرێ زۆر داخبکرێ بەڵام کە ڕێژەیەکی گەرمیەکەی ئەو ڤیتامینات و شتە باشەی کەتیایەتی بە تایبەتی ئەمەی ئەکستراڤێژنەکە یعنی کە عەسڕەی یەکەمی گیراوەی یەکەمیەتی پڕە لە ڤیتامینات ئەمە ئەگەر زۆر گەرم بکرێ ڤیتامینەکەی ناوی ئەڕوا بەڵام زەیتەکە ئەگەر من شت سوور بکەمەوە بە زەیتی زەیتونیان بە ڕۆنی کوردی سووریەکەمەوە یعنی بەتەنیا ئەو دوو زەیتە بۆمان هەیە یعنی گەر بەڵێ ڕۆنی کوردیش یعنی لە سەروی 200ەوە ئەتوانرێ گەرم بکرێ بەڵێ و هەروەها زەیتی زەیتونیش بەڵام یعنی لەبەرەوەی لە بازاڕە خەڵک ترسێنراوە کە ئەم زەیتە بۆ گەرمکردن نابێت نەخێوانیە خۆی بۆ زۆر بۆ گەرمکردن ئەبێ بەڵام ناڵەن ڤیتامین و شتەکانی لەبەرەوە باشتر وایە هەموو خەڵکەکان باوەڕتان هەبێ هەمووی 2 جار 3 جارە خۆیان ڕابێنن لەسەر ئەوەی کە ڕۆنەکە داخ نەکرێ با تریکێکی تر هەیە دایکەکان فێر بکەن بۆ ئەوەی فێر لە مناڵەکانیان بکەن بە یەک جار یەکسەر لەم ڕۆنە ببوونەوە نیگۆڕنە سەر زەیتی زەیتون لەبرەوە دڵنیا مناڵەکان نایخۆن وردە کەمی بکەنەوە با کەرەی کوردی لەگەڵ زەیتی زەیتونە وردە تێکەڵی کەن هەتاوای لێت هەر جارێ کەرەکە کەم کەنەوە زەیتی زەیتونەکە زیاد بکەن هەروەها هەندێکی کەس هەیە غەڵەت دیسان شتێکی کەکە کە دووگ و بەز بە تایبەتی بەزەکە کە زۆر خراپە ئەهێنن ئەی قرچێنن داخیەکەن ڕۆنێکیشی تیا ئەسووتێنن دوایەوە ئەیکەنە سەتڵێکەوە و بەڵێ لە ناو سەلاجەیە هەڵەگیرێ کە ئەمە زۆر هەڵەیە ڕۆنی گوڵەوە ڕۆژە باشە بەکاربێنرێ کەم لە کۆن نەبێت دووبارە بەکارهێنراوە نەبێ و داخ نەکرێ ئەتوانی بە ڕێژەیەکیش ئێمە لە زەیتی گوڵەوە ڕۆژە بەکاربێنرێ حتا ئەم زەیتێکە لە بایعیشە ئەدرێ بە خەڵک زەیتێکی ئاساییە و بەکارهێنرێ بەڵام نابێ داخ بکرێ ئێمە بە پێچەوانەوە ئەچین کە شت سوورەکەینەوە بە ڕۆنی گوڵەوە ڕۆژە سووریەکەینەوە بەڵام زەیتی زەیتونەکەڵین بۆ شتێکی کاڵ کە خۆی پێچەوانەکەی ڕاستە زەیتی گوڵەوە ڕۆژە نابێ داخ بکرێ کاک شێخ تۆ مادەمێکە بەڕاستی ینی باڵێمانوان کردیان کردو دەمەکە لێرە دامان ناویت باەک پرسیار بکەم ئەوم کۆتا پرسیارە و بۆی دوایی تر بەڕاستی ینی خواحافیزی لێ بکەین ناکرێەوە زۆر ماندوو بووی لە مەسائلی لە بابەتی مەدحە وەکو مەداح ینی جەنابەت هیچ سەرۆکارێکە لەگەڵ ئەو بابەتانە نییە زۆرم حەز لێیە و حەزم زیاتر لێ کە گوێی لێ بگرم نەک بێڵێم لەبەرەوە ئیهتیمامی زۆرم پێ نەداوە نەک بۆ ئەوەی کە بڵێم خوا نەخواسە شتێکە یان زیاتر ئیهتیمامم بە قورئانەکە داوە قورئانەکە زۆر پێی ئاسوودەم یعنی لە هەر شوێنێک کە گوێم لە دەنگێکە بێ دەنگێکی تازە ئەبەیە کە قورئان ئەخوێنرێ پێی حەزەکەم گوێی زیاتر لێ بگرم ئەگینا وەکو قەسائید و مەدایح ئەوەی کە ئاینی بێ و زیاتر مەدح بێ بەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێم خۆشە بەڵام زیاتر وا پێم خۆشە کە گوێم لێ بێ نەک خۆم بێ باشە ببێرین تەکلیفی سوورەتی تەکویر بکەین وەکو عەبدولباسط ئەگەر کەمیش بێ وەکو خیتان بۆتان ئەخوێنم بەڵام لەوە ناچێ وەکو عەبدولباسط دەرچێ چونکە یەکەم ڕەمەزانە دوم کاکە من پیر بووم بەخوا وەکو جاران سەوتەکەم نەماوە ئینشەڵڵا لە خزمەتانە بەوەی کە بتوانم بەسەر سەر و بەسەر چاو سوورەتی تەکویر زۆر قورسە بەڵێ لە بەروی طەبەقەکەی بەرزە نەفەسیشی زۆر نەفەسێکی زۆر من کاتی خۆی بە یەک نەفەس ئەم خوێن بەڵام ئێستا ناتوانم لەبەرەوە طەبەقەکەی بەرزە دووەمیش ئینسان بە ڕۆژوو بوو ڕاستە کە گەروی وشکە بێ ناتوانێت یانی
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت صدق الله العظيم. ما شاء الله توفيق الله ما شاء الله زۆر سپاس کە خۆش زەوات لەگەڵمانە بووی وهلا بەشێکی زۆری بەرنامەکەشان حضورت هەبوو. بەڵێ خۆشەویستانە چینە ناو بڕێک و دواتر لەگەڵ دکتۆرەیە بەردەوام ببین ئینشاءالله. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی ئامڕەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. گەشتەکانی کۆمپانیاکەمان ئەم خزمەتگوزاریانە لە خۆ دەگرێت. نزیکی هۆتێل لە حەڕەمەین، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ خانمان، جانتای پێویست، ئاوی زەمزەم، ڕۆژانە دابینکردنی سێژەم خواردن، سەردانکردنی هەموو جێگە پیرۆزەکان لە حەڕەمەین. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن: 1970 146 0039 1950 219 5097. لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە، سەرسامکەر، شاکارێکی ئەندازیاری. لە هەر جێیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵتدا دێت.
زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی، جوانیە لە دڵی سروشدا. یەکێ لە خواردنەکانی سفرەی کوردی قۆزیە، خواردنێکی خەست و خۆڵ و تێر و تەسەلە، زیاتر لە میوانی و بۆنەکاندا ئامادەکرێت. بینی خۆمان بێ هەموو کاتێ خۆشە، تەمان قۆزی زۆر خۆشە، خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود ئەتێ من ناڕۆی خۆش بێ گورج و گۆڵ بێ تەندروست بێ خەوی قوڵ بێ هەرەبێ کۆنفیلاک هاوڕێی شەو ڕۆژ بێ کۆنفیلاک. شیری دایک گەشە و تەندروستی دەدات بە منداڵ. شیری تاواکەری کۆنفیلاکی نیوزلندی لە دوای شیری دایک بە یەکەم شیر دادەنرێت کە هەموو پێکاتە پێویستیەکانی تێدایە بۆ منداڵەکەت. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. ئێمەش حەزمان لێیە بە ڕۆژوو بووین و پێویستمان بە شیرینی وزە هەیە کەواتە بە بڕین. وەشترین ئایسکریمی شیاوە وەرنەوە. کارگەی بەرهەمەکانی شیاو پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ دەکات. ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفەر و داشکاندانن کە تایبەتن بە تۆ لەگەڵ لایفستایلی تۆدا گونجاو. لە ڕێم خزمەت گوزاریەوە دەتوانیت تا 5 هێندە باڵانسی بێبەرامبەر بۆ پەیوەندی بەدەست بهێنیت لەگەڵ داشکاندن کە دەگاتە لە 150 لەسەر پاکێجەکانی ئینتەرنێت و پەیوەندی. هەروەها بەکارهێنانی بێبەرامبەری سناپچات لە چەند پاکێجێکی دیاریکراوی ئینتەرنێتدا. چەندین تایبەتمەندی و ئۆفەری داشکێنراوی تریش. با چاوت لەسەر ئاستێرە 350 پەنجەرە بێت تا داشکاندن و ئۆفەرە تایبەتەکان بزانیت لە ڕێی پەیوەندیکردن یان ئەپلیکیشنی ئاسێسیاو. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆ شووە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێبێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. خەجێ خانم یەکەمین براندی بەرهەمە خۆماڵیەکان. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. لبیک اللهم لبیک
کۆمپانیاکەمان هەڵدەسێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەکەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی عومرە ئارامی دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. شوێنی نزیک و باشترین خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. ڕابردوو سەلمێنەری وتەکانمانە. ئیحرام بۆ پیاوان و سەرپۆش بۆ دایکان. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵای مەلاسەعیدی سیاگوێزی. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا بەرامبەر مزگەوتی دارۆغا. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دکتۆرە شیمەنوە ئەزانم شتێکت مابوو لەسەر ڕۆنەکان باسی پێی بەڵێ. یەکێکیش تر لەوانی کە ئەوترێ ڕۆنی گوڵە بە ڕۆژە باش نییە هەر ئێمە خۆی سفرەی ئێمە بە تایبەتی لە هەمووشی تایبەتی تر سلێمانی گوڵە بە ڕۆژە زۆرە خورێ کە ئەم گوڵە بە ڕۆژێ ئەخورێ ئۆمیگا 6 تایە حاصل خۆی لە ئەسڵە خراپ نییە بەس ئێمە شێوازی بەکارهێنانەکە نەخێر شێوازی بەکارهێنانەکە یعنی کاتێک کە ئێمە گوڵە بە ڕۆژە دائەنرێ لەسەر سفرە سیرەکەی بە کیلۆ دائەنرێ دائەنیشی لەسەری ئێوارە هەر لە کاتێکەوە دائەنیشین و بەخدەم قسەکردنەوە و جاری وایە لە خێزانێکە کیلۆ گوڵە بە ڕۆژەکە ئەخورێ بەبێ ئەوەی حسابی ئەمەی بۆ بکەن کە ئەمە خواردنە و چەوریەکی زۆری تیا ڕاستە ڤێتامین ئیتیایە زۆر باشە چەرەساتەکان هەمووی تەندروستە بەڵام چەندێک بە قیاسی چنگی خۆت ئەمە ئەو لە زەیتی گوڵە بە ڕۆژەشا بە هەمان شێوە کە ئێمە زەیتی گوڵە بە ڕۆژە زۆر باشە بەس ئەو ئۆمیگا 6 تایە و لەبەرەوەی وڵاتی ئێمە وڵاتی سیفود یعنی خواردنە دەریاییەکانمان نییە زۆر کەمە لە یعنی بە ڕێژەیەکی کەم لە مارکێتەکانە دەستەکەویژ نرخێکی زۆر توانین پێی بڵین نییە کەواتە پێویستمان بە چییە بەڵام بەرامبەرەکەی پێویستمان بە ئۆمیگا 3 ئەگەر ئێمە بەرامبەری ئۆمیگا 3 وەرگین ئۆمیگا 6ەکە زیانمان پێناگەێنێ ئۆمیگا 3ەکە لە چیا هەیە کە ئەمەی کە زۆر هەرزانە کەتان کە کیلۆی بە 4000 نیم کیلۆ بەشی ماوەیەکی زۆرەکە لە ماڵەکانە پێویستە بەکاربێنرێ ئەتوانرێت تێکەڵی زەڵاتە بکرێ ئەتوانرێ هەروەها بە یعنی کەوچکێکی چا بکرێتە دەم و هەتا سفرەکەدا ئەخرێەوە تا سفرە ئەوی شەر چەوریە یعنی باش نییە زۆر بەکاربێنرێ بەڵام یعنی تۆ لە ستێژەمکەیان لە دوو ژەمە هەرجاری کەوچکێکی چا بخورێ ئەمە کەتان دوو سوودی هەیە هەم ئۆمیگا 3ەکەی تایە هەم جۆری ڕیشاڵێکی تایە کە ئەم ڕیشاڵە یارمەتی ڕێخۆڵەکانمانەیە بجوڵێت بە مەرجێک نابێ بکرێ و زۆر دابنرێ یعنی مەسەرەن هەیە ئەبێ خۆی کەتانە بێ بشکێنرێ یعنی لە بشکێنرێ ئەنجا بخورێ ئەگەر بەڵێ ئەگەر بە ساغیبی خۆی چۆنی خۆی ئافرێدرێتە دەرەوە هەرس ناکرێ بەڵام کە شکانت ئەنجا هەرسەکرێ لە بەرۆ ڕێگەی شکاندنەکەی یا ئەو تا بەدان بیشکێنی کە ئەوە باشترینیانە ئەوانەی بەڵێ بیجووی ئەگەر ئەوەی کە دانی نییە و ناتوانێت بیجوێ ئەتوانێت بە کوتان یعنی بە دەستکەوانی شتێکدا بنرێ یان ئەو تا بە هەر جیهازێکی کە بەڵام باشترە لە 1-2 ڕۆژی زیاتر بەسەرانەچێ لە کوتانەکەیەوە چونکە ئۆکسانی هەوا یعنی هایدرۆجینەیتد ئەبێ کە سوودەکەی نابێنێ هەروەها بە گوێزیش زۆر باشە کە ڕۆژانە ئەتوانێت یعنی بۆ ئێمە پێویستمانە بایمیشتیاتی بەڵام ینی بە قیاسی گوێزەکە زۆرتر تایەتی کە زۆر باشە گوێز و کەتان زۆر باشن کە لە خواردنەکانمانە هەبێت دکتۆرە شتێکەیە ئێمە ینی شتێکمان بیستوە ئالاساس قەولێکەیە پشتیشی بە ئالاساس بە زانست بەستوڵێ هەر شتێک کە ئەیخۆی کەمیەکەی دەرمانە زۆریەکەی خواردنە زیادەخۆریەکەی بریتێ لە ژەهراوی بوون و خراپبوونانی بەدڵنیاییەوە هیچ خواردنێک یعنی ئێمە کە چەند ئەڵێن سەوزە باشە ئەگەر تۆ هەموو ژەمەکانت هەر بە تەنیا سەوزە بخۆی باش نییە چونکە تۆ مێشک کالۆری ئەوێ وزەی ئەوێ ئەم وزەیە لەکوێیە لە خواردنەکانەوە یعنی قسەیەکی زۆر قەدیمەی ئەڵێ ئێمە با خواردنەکان وەکو دەرمان بخۆین بۆ ئەوەی دەرمانەکانیشمان خۆراک بێ
یعنی ئەگەر ئێمە بە قیاس و بە مەزبوطی خواردنەکانمان خوارد وەکو چۆن دەرمان نابێت زیاخۆری تیا بکەی زیاخۆریمان نەکرد ئەو کاتە ئەگەر نەخۆشیش کەوتین باوەڕتان نەبێت جستە قابلیەتی خۆچاکردنی هەیە هەر بە دەرمانەکانیشمان هەر بە خۆراکەکان بێ ئێمە چامان هەیە گیایەکانمان هەیە هەموویمان هەیە ئەگەر ئێمە بە ڕێژەیەکی تەندروست بیخۆین هەر ئەو ئەبێ بە دەرمان بۆ ئێمە دکتۆر ئێمە تەمان کاتی ژناتمان زۆر گرت زۆر خۆشحاڵ بووین و معلومات و باسەکانت زۆر گرنگن ئەم هۆشیارەتی تەندروستیانە ڕاستی زۆر زەرورە ئێمە بەردەوام چۆن ڕێکلامەکان کاک پەیوەند یعنی بەردەوام دووبارەکرێتەوە ئەم وشاری تەندروستی پێویستە ئاوا دووبارە بکرێتەوە بۆی تا وردە کۆمەلگا لەسەری ڕایەت چکە ڕاهاتنیش دکتۆرە خۆی بەشێکە لە چارەسەریان تا ڕایەت زۆری پێچێت لە دڵنیایەوە بۆچی یعنی هەموو خواردنێکیش تۆ من لە شوێنی کەژ یعنی ئەمان باس کردووە تۆ وەرە مانگێک شتی خراپ مەخۆ دوای ئەوە یەک شتە خراپەکان بخۆ کە ئەزانی تۆ ڕۆژێک کە ئەو کەسانی کە شەکریان تەرک کردووە ڕۆژێک شەکرە خۆن ئەزانن جستیان چەند تێکەچێ بەڵام لە کاتی ترە ئەوەی کە بەردەوام شیرینی ئەخوا هەستی پێ ناکات بۆیە لە ینی زۆر جار هەیە گەنجەکانیشمان کەوایان پێ ئەڵێ بڵێ ئەو لە لای ڕاست نییە بەڵام کە ئەمری ینی بەرەوسەرەوە چ ئەنج نەخۆشیەکان لی دەرکەوت ئێستا یەکێکی شەکرە کە شەکرەی هەیە کە شیرینی خوا یەکسەر زانێت جستەی چۆن تێکەچێ یەکسەر باوەڕت پێکە ئەوەی کە زەختی هەیە کە سوێریەکە خوا یەکسەر ئەزانێت کە تەندروستی چەند تێکەچێ بەڵام گەنجەکانمان کێشە لەوەیە بەس ئەو کاتێک یعنی ئەگەر گەنجێک ئاگاداری خواردنی بێت لە 60 و لە 70 هێشتا هەر بە تەندروستێکی خۆیەوە ماوە بەڵام ئەوەی کە ئاگای لە خۆی نییە ئیتر لە چلەوە وردە نەخۆشیەکان دەست پێ ئەکا لەسەری و قەڵەوی هەر خۆی لە خۆیە کە بزۆری لە شیرینی و چەوریەوەیە ئەمانە سەرچاوی هەموو نەخۆشیەکانن حتا ناتوانێت و کەسە بڕوا بەڕێگاوە هەناسەی تەنگە بێ زووتر پیرە بێ یعنی گەنجە و چرچێکی زۆر لە سەردەم و چاوی دەرکەوتووە حتا یعنی تااقەتی چوونە دەرەوەی نییە تااقەتی هێنینی هەر حەزەکە دانیشێت لە ماڵەوە کە ئەمانە هەمووی لە دوایە پیرێکی زوو لەسەری دەرێ سپاس دەکەین دکتۆرە تەمان جنابەت حتمما التیزاماتی ماڵی شت هەیە ینی ئێمە کاتەکە ئەمڕۆ ئەگەر بەس باسی شەربەتەکە بکەین وڵا بەساری شەربەتەکەمان دەکەن لە برەوەی ئێمە بەیانی یا دوو بەیانی جەژنە بێت لە زۆربەی ماڵەکانە شەربەت و بیپسی و ئەوانەدا ئەندێ زۆر جار میوانی شمانیت کە پێی ئەڵێن بخوا ئای خۆی یعنی ئەها وەکو جۆرە ڕێزێکی دائنین ئەگەر میوانەکەمان هات شەربەتەکەی نەخوارد یعنی پێم خۆش نیە حەز دەکەم بیخوا تکایە هەموو ماڵەکان ئەتوانن میوەی وشک ئەتوانن دابنرێ ئەتوانێ ئاو دابنرێ ئەتوانرێ شەربەتی یعنی خۆت نەک شەربەتی فرێشیش شەربەت ئەبێ بە یعنی کە ئەگەر فرێشت کرد ئەبێ بە ڕیشاڵەکانیەوە بکرێ بە شەربەت و یعنی دابنرێ بدرێ بە میوانەکان تکایە یعنی زۆر خراپە بۆ مناڵەکانیشمان هەوڵ بین ئێمە ئەم شەربەتە گیراوانەی دەرەوە کە زۆربەی ڕنگ و شەکرە و زۆر جار هەیە شەکریش نییە مەوادی شیرینی کیمیاویە ئەکرێتە مەوادی حافزەیەکی زۆری تایە لەبەرەوە باشترە کە نەدرێ نەخورێتەوە لە بری ئەوە ئاو بەکاربهێنرێ ئەتوانێت وەکوتمیوە وشکەکان دابنرێ یا هەر میوە دابنرێ چەرەسات دابنرێ کە ئەمانە هەمووی لە بری ئەوە توانرێ بخورێتەوە و دەستان خۆش دکتۆرە چیمەن ساڵح پسپۆری زانستی خۆراک ئێمە زۆر خۆشحاڵ بووین سوودمان بووین بەڕاستی لە باسەکانی جنابەت و ئینشاءالله بۆ پێشوازی لە جەژنیش لە زاکیری خەڵک ئامێنێتەوە و سوودی باشی لێ بین ئینشاءالله دەستان خۆش و ئەگەر جەژن بوو جەژنی جنابیشان پیرۆز بێ ئینشاءالله بەڵێ خۆشەویستان ناوبڕەکەم جارە با کورد بێ ناوبڕێکی کورد و دێنە خزمەتە بەڵێ باشە جان باشە ئەبێ بچینەوە ئەڵێ لە باتی ناوبڕەکە لەبەر کاتەکەمان زۆر کەمی برای شێفەکان بۆ سەر مناسەکەی خۆ زۆر باشە لێرەوە دکتۆرە زۆر سپاس دەکەین وەکو کاکشێخی شوتی ئینشاءالله گەر جەژن بوو جەژن لە ئێستا لەگەڵ بێ داخل بخير يا دكتورة السلام عليكم بخير يا سينيا كرازايا وشيفنا ريمان وتا زۆر باشە ئێستا ئەمە خواردنەکەمان ئێستا ئاها بەم شێوازە بەم سینیە چی پێڵن
دلێمی باشە دلێمی لەبێت چۆن دروستێ دلێمی منانی لێژێرەوە منانی لێژێرەوە دواتر تۆزێ چەند شش ئەو کەچکەی گۆشتاوە نییە گۆشتەکەی بەسەر نانەکەیە ئەنجە برنجی درێژی بۆ سەرەخی دوای تۆزێت عینشت ئای گۆ ئەنجە برنج دوام ڕازانەوەی بۆکوی ئەم برجانشی بە ئاماداکی ڕازانەوە شتێکی ئەمە لە وازانم خواردنەکە خواردنێکی عەربیە عەربیە بە پێوەژەی خۆن زۆر جار زۆر جار بە پێوەی خۆن و نانیشی لەگەڵانی ئەمە هەر بە دەست خۆی نانیتیایە نانیتیایە خۆی نانیتیە بەڵێ بە دلێمیە ئەبێ بە دەست بیخۆی دوایش بە دەستی خۆی بە دەست بیخۆی ئێستا مە خواردنە سەرێکیەکەی ئەم ڕۆمانە بەڵێ وەرە بابزانین شەف نەریمان خۆ دوورمە خەرەوە لەم نزیکی تۆش چیەکە هینە فڕنیەکە هینی ئەوە نێ فڕنیەکە ئەوە فڕنیەکە تەواوە ئەمە شەر فڕنیەکە ئەمە چی ئەم سیمە لێ بەستووە ئەم سیمە ئەمە بۆ کاتێک دەستێ پیس نەبێ کە تۆ ئەمە خۆی ئاواهی ئەمە ماینچەیە کاک پەیوەنجان ئەمە بۆ نموناسە ئەمە تۆت ئەمە بخۆیت ئاوایەکە یەسەر دێبێتەوە دای ماڵیت ئەڵە هین لێیە ئەوە ناوی چیە شتێ هەبوو جوار خۆی لێمانەیە کوتمان بە ماین چاکرێ ماینچەکە بێ بە قۆزی تێژەکرێ ئیبەرەخ بێ ئیچی بێ هەر چێکیان کێشەی نییە هەیە بە حیوانی گەورە دروستێکە بە حیوانی گەورە زۆر باشە ئەمە دلێمیە عشیرەتی دلێمیە خواردنەکە چووکە تۆ چیتەوە ئەسڵی خواردنەکانیش زۆر جارە بزانین ڕاستە لێکرێت خۆی وایە بەڵێ زیات عێراقیە سعودی یەمەن ئەم سێ وڵاتە زۆر پەریان پێدا و زۆر شەی خۆن بەداوامی شێف دیار ئێمە بینین جاری وایە حیوانێکی گەورە هێنن لەگەڵ برنج و شتە ئەمەش هەرم خواردنەیە ئەو حیوانە کاملە جیاوازێکە ئەوانەیەکەن هەندێکیانێکن وەکو مەندیەکەن مەندی هاتە نورێ لە ئەرزایە دەرمانی جیایە لێنانەکەی جیایە ئاگرەکەی جیایە ئەوە حیوانی کامل بۆ شازە ئەو کتە جوای کەشمان با بێت ئێستا تۆ ئەمە هێنت کرد بوو شێف دیار ئەمە حسابت کرد وەکو ئاخر خواردنی ئێمە دەبستی بکەی و چونکە تەسەوری ئەوەت کرد کە بەیانی جەژن بێ ئەرێوەڵا باش ئەگەر جەژن نەبێ دووبارەیەکەی شتێکی ترەکەیت شتێکی تر ئەگەر جەژن بۆ ئەوە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ ئەگەر جەژن نەبوو ئینشاڵا ڕۆژێکی تریش بەیەکەوە ئینشاڵا بوو بە جەژن ئارە کردیامە جەژن ئەزانم ماستەکەم باشە تۆش باسی خواردنەکانی خۆ بکە وەڵی ئەم ماینچێ تەبان کاک دیاریش ماینچەکەی تر کردمانە فرنەوە پێشتری کوڵێن ماینچە پێشتری کوڵێن تر دوای ئیکێنە فرنەوە چی بۆ زیاکەین ئێمە من خۆم خاچکەم بۆ زیاد کرد بیبەری ئەلوانم بۆ زیاد کرد لەگەڵ تەماتە و پیازە ئەی ئەمانەی کە دروست کردن ئەم زەڵاتانە ئەمە وڵای ئەمە سندیە و لەگەڵ پرتەقاڵە لەگەڵ ئەوچیە ڕاستاوەتەوە ئەمەش سێوە ئەوش لالەویە ئەوش تەماتەیە لەگەڵەیە زۆر باش ئەمە شەر خەیارە ئەمەش شتێکی هەر مقابلاتیشی ئاساییە مقابلاتەکانت چی بوونەوە مقابلاتەکە ئەمە مشەکە لێ بوو مشەکە لێ بوو ئەمان بۆ نمونە کەلەرم بوو کاهوو بوو بەس تەماتیتیانی ئەمە تەماتیتیانێ سێوە بوو تێک تۆ شار بەدیشم کردووە زۆر باشە دەستان خۆش بێ خۆش بێ جوان ئەمەش دوو گوڵەکەی منن وەکوبانتان بەخێر بێن ئەوە پامان بۆی مەنات پێشتر بەڵێ وا بوو ئێمە سپاسدانەکەین ئەمیان نردبوو بەس ویستیان ڕاستە خۆشیان بێن بۆ ئێرە نازانم لە ماڵەوە زۆر هێوە گریەوە بنێوان زۆر خۆش ئێمەش خۆشمان سوپاس بەر دەرهێنەرەکەش کە ڕێگەی داوە ئەوە مناڵەکان داخڵ ببن خۆشەویستان ئیتر ئەوەی ماوە ڕاستەکەی لە کۆتاییە بڵێم زۆر خۆشحاڵ بوو ئەوە دیارە زاهرن الحەمدوللا ئەبێ بە جەژن خوای گەورە ئینشاءڵڵا تاعات و عیبادەتی لە هەمووان قبول کردبێ و ئینشاءڵڵا جەژنی هەموو لایەکیش پیرۆز بێ گەردنیشمان ئازاکەن لەوەی کە ئەگەر لە درێژەی ڕەمەزانە لە بەرنامەکانە شتێکمان وت بێ یا شتێکمان کردبێت کە بە دڵی ئێوە نەبوو بێ گردنمان ئازاکەن و گردنتان ئازا بێ و خوای گەورە ئینشاءڵڵا بۆ
وەکو کوردەواری لە هەزارەی جێژنان من بۆ 1000 جێژن بمێنەوە ئینشاءالله و جێژنشتان خۆش و شادی بێ و تاعاتیشتان قبول بێ لێرە ئێمە لەگەڵ شێفە بەڕێزەکان خواحافیزیتان لێکەین ئێوەش ئەگەر جێژنە پیرۆزاکەن بە پێگومان ئێمە پێش هەموو شتێ جێژنە پیرۆزە لە کەناڵی پەیام و کەناڵ چەناڵوانیە ئێماڵێن چەناڵ پیرۆزبایی گەرم لە هەمویانەکە لەو ستافە بەڕێزا بەڕاستی ماندوو بوون مامۆستا خۆی و جەناب شێت مامۆستا عەباس و لێرە سپاسی کاک دانیار و کاک دانا حسێنی شەکەم بەڕاستیم لەرەگە ئەوە کاتە هاتمە ئێرەوە دەستخۆشی لێک بێکتارن پیرۆزە لە هەموو کورد و لە هەموو موسڵمانێک لە خانەوادەکەی خۆشم پیرۆزبای جژنی ڕەمەزان لەسەر جەمیعی مسلمانان ئەەکەم هیوام وە ئەم جێژنە بێتە مای خۆشی و خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک جژنە پیرۆزە لە خانەوادەکەم لە هەموو لایەک بە تایبەتی ئەم سافە جوانە زۆر باشە ئەوە ماوە بەڵێ ڕادیۆکە من بەرنامەی جژنمان ماوە بەرنامەی جژنمان ماوە بۆچی جژنە پیرۆزە بە تایبەتی کاکە مەروان زۆر عەزیەتی بۆ لەگەڵمانە من چای ماچەکەم سواس یەکەم یەکە بە یەکەی کاک معتەسەم هەراودە کاک شێخ کاک پەیوەند مامۆستا عەباس بەڕاستی کاک دانیار کاک مەحموود بەڕاستی ئەنی زۆر کاکە شوانە بەڕاستی ناوەتی ینی ئەوانە باشنەوە کاک دیارە هەر باس ناکرێت ڕێز و خۆشەویستم بۆ هەموو لایەکە و ئیشەڵا جێژنی هەموو گەورە لەبێستان ئەوەی کەماوە ئێستا دوعا بەکوڵ و بە جۆشەکەی کاک شێخ فاتیحە کە ئێمە پێ ڕاهات و ڕاستەکەی هەموو ئێوارێک ئەبێ جۆمان لەم دەنگە بێ جۆمان لەم دوعایانە بێ بۆیە ئەم ئێوارێش دەتان سپێرین بە دوعاکانی کاک شێخ فاتیح و خۆشمان لە ستودیۆکە ناڕووینە دەرەوە لەگەڵ شێفە بەڕێزەکان ئێمە دوعاکەین و ئامینەکەین و دەستشمان بەرزەکەینەوە ئێوەش دەست لەگەڵم کچە جوانانە فەرمو کاک شێخ دەستخۆشی بۆ جەنابە کاک پەیوەندی خۆشەویست برازیز و خۆشەویستم لەگەڵم شێفە بەڕێزانەوە ئەم براز و خۆشەویستانە دیارە سبەینێ والله عالم لەوانەیە جەژن بێت چونکە سعودیە کردوێتی بە جەژنی هێشتا کوردستان و عێراقی خۆمان نەیکردو بە جەژن لەبەرەوە چاوەڕوانیەوەکەین بەڵام ئینشاءالله گەر جەژن بوو جەژنی هەموو لایەک پیرۆز بێت و ئینشاءالله لە بەرنامەیەکی تایبەتی جەژنە پیرۆزی خۆمان ئاڕاستەی خەڵکی کوردستان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیامەکەین خۆی گەورە هەموو لایە پایدار بکات ئێمە زۆر ناڕەحەتین بەڕاستی بەوەی کە دوعای ئەخیر ڕۆژمانە لەواشێ ئەگەر جەژنیش نەبێت هەر تەواو بەرنامەکەمان کۆتایی هاتووە لەم ڕۆیە و سیگەوهەر ئینشاءالله بێتە گەوهەری قیامەت و ئینشاءالله بێتە باخچەیەکی جوانی بۆن خۆش بۆ ئێوەی ئاز و خۆشەویست ئەو سەعاتانی کە لەگەڵ ئێوەیە سەرفمان کردو خۆی گەورە هەموو لایە پایدار بکات و ئەم ستافە عەزیزەی کەناڵی ئاسمانی پەیام دەرهێنە بە ڕێزەکان کارمەندە بە ڕێزەکان و وێنەگرەکان هەموو خۆشەویستانە هەمووتان بەڕاستی خۆشەویستن خۆی گەورە پایدارتان بکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين يا ربي خوايكان داوي رحمتك اللي يكين كهداية ببود لكان من هر وقت چون لمانجي رمضانا قرم قريو هيجان دڵخۆشیەکمان هەبوو بە عیبادەتەکان بەردەوام بێ بۆ دوای مانگی پیرۆزی ڕەمەزان یا رب یا ربی خوایەکیان داوای ڕەحمەتێک لێەکەین کە کۆمان کاتەوە جیان نەبینەوە لە یەک داوای ڕەحمەتێک لێەکەین کە خۆشەویستی لە ناومانە بڵاو کاتەوە نەک ڕقوقین و حەسادەت یا رب یا ربی خوایەکیان داوای ڕەحمەتێک لێەکەین کە هەموو فیتنە و بڵاو موسیبەتەکانمان لێ دوور خاتەوە لە ئێمە و سرجەم ئازیزان و خۆشەویستانی ئەم بەرنامە و سرجەم بینەران و مسلمانان بەگشتی یا رب العالمین یا ربی خوایە داوای ڕەحمەتێک لێەکەین کە ئیسلاحی دینمان بکات دینمان بەهێز ببێت دوای مانگی ڕەمەزان نەگەڕێنەوە سەر گوناه نەبینە گاڵتە چی شەیطان کە شەیطان بێت و بڵێ یاریەکەی خۆم لەگەڵیان دەست پێەکەمەوە بەڵکو سەری سوڕ بمێنێت لەو بەندانەی کە تەوبەیان کرد لە ڕەمەزانە و بەردەوامیان بەتەو بەکەیان ناو هەتا ڕۆژی مردن لە سەری بەردەوام بوون یا ربی خوای گیان داوای ڕەحمەتێک لێەکەین لە هەموو فیتەکانی ئەم دنیامان پارێزە یا ربی خوای داوای ڕەحمەتێک لێەکەین ئیسلاحی دینمان بکات حفظی ئیمانمان بکات
دامەزراومان بکە لەسەر ئیمان یا رب العالمین یا ربی خوای گیان داوای ڕەحمەتێک لێەکەین کە تەسکێ عەمەلەکانمان کە و کردەوەکانمان پاکاتەوە یا ربی خوای گیان ئەو ڕۆژانەی کە گەڕاینەوە بۆ لای تۆ ڕۆژانێک بێت کە لێمان خۆش ببیت عەفومان کەی هیدایەتمان بەو دامەزراومان بکە یا ربی خوای لە هەموو گوناهەکانمان خۆش بە سەرجەم مسلمانان و ئیمانداران هەردوو ئاوپارانەوەیەکیان هەیە ئێستا گیرایی بکە یا ربی لە خەزیێنە گەورەکەی تۆیە هیچ کەم ناکە ئێستا دوعای هەموو مسلمانان وەربگری لەم تەنگی مەغریبە و لەم کۆتاییە و لەم بارانی ڕەحمەتەی کەباری بەسەرە وڵاتەمانە ئێستا ئەو پروشەی ڕەحمەت بێت و هەمومانی گرت بێتەوە عەفومان کە و لێمان خۆش بە یا رب یا ربی خوای گیان دەم و چاومان نورانی بێت و هەرگیز ڕەش نەبێ بە گوناهەکان دوای مانگی پیرۆزی ڕەمەزان ئیلاهە العالەمین یا ربی خوای ڕشد و تەوفیقاتی خۆتمان بۆ زیاد بکە هیدایەتمان بۆ زیاد بکە یا رب لە هەموو گوناه و تاوانێ بمان پارێزە ئیمانێکی خاڵسمان پێ ببەخشە کە مباشرەتەن دڵمان ئاوەدان بکاتەوە عەمەلەکانمان چاک بکە نیەتەکانمان باش بکە یا ربی خوای گیان داوای یەقینێکی سادقانەی ڕاستگۆیانەی ئیماندارانەی ڕاستتر لێ ئەکەین خاڵسەن دڵمان ڕۆشن بکاتەوە یا ربی خوای گیان ڕازیمان کە بە هەموو قسمەتەکانی خۆت و بەشەکانی خۆت ئیلاهە العالەمین یا ربی خوای گیان هەرچیەک تۆ نەیهێنیتە ڕێمان نایەتە ڕێمان کەس ناتوانێ هیچ شتێک زیاد بکە لە عومری ئێمە لە قەدەری ئێمە هەموو شتێ بەدەستی تۆیە تێمان بکەێنە لە قەدەرەکانی خۆت ڕازیمان کە بە قەدەرەکانی خۆت یا ربی خوای تەوفیقمان بیت و هیدایەتمان بیت و سەربەرزی دنیا و قیامەتمان کەی اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته